دوو باشووری کوردستان هەندێک فاکتەری بوون بە دەوڵەت. 1. 2. ڕووخانی ڕژیمی عێراق و داڕمانی دەوڵەتی عێراق. مۆدلی حکوومەتی ناوەندی و باڵادەستی یەک پێکهاتە واتە عەرەبی سونی بەسەر سیستەمی حکومدا لە هاتنی بریتانیەکانەوە دەستی پێکرد و لە مۆدلی ئەمریکیدا هەوڵدرا کۆتایی بەم شێوازە لە فەرمانڕەوایی بهێنرێت. لەلایەکی دیکەوە لە هەناوی پرۆژە ئەمریکیەکەدا پرۆژەیەکی کۆن خۆی حەشاردا بوو کە ئەویش پارێزگاریکردن بوو لە ڕۆحی پرۆژە بریتانیەکە. عێراقێکی یەک بوو و یەکپارچە. بەڵام ئەم یەکبوونە لە ناو کایەیەکی تەواو یەکبوودا نا، بەڵکو یەکبوونێک کە لە ناوەوە جیاوازە و خۆی لە هەردوو پرۆسەی سیاسەتی شۆناسی کورد، سونە و شیعە لەگەڵ سیاسەتی بوونی یەکەی فێدرالیدا دەبینێتەوە. دەکرێت باس لەوەش بکەین کە ئەمریکیەکان حەز دەکەن دنیای دەرەوە وەک دنیای خۆیانی لێ بکەن. بوونی جیاوازی لە ناو پێکەوەییدا، بەڵام ئەوەی دەبێت بزانرێت و خود ئەمریکیەکانیش بیزانن ئەوەیە کە نە هیچ کوێ لە ئەمریکا دەچێت و نە ئەمریکاش لە هیچ کوێی دیکە دەچێت. لە ڕاستیدا مۆدلی ئامریکا بۆ دامەزرانەوەی دەوڵەتی عێراق بە شێوەیەکی ڕەها ئەمریکی نەبوو، بەڵکو تێکەڵاوێک بوو لە 3 ڕەگەز، تێکەڵاوێک لە 3 دانە هیوابوون بە دەوڵەتی عێراقی یەک بوو کە دوواجار هەر 3 هیوابوون لە خاڵێکدا کۆ دەبوونەوە کە ئەوەیش عێراقی دموکراتی و فیدرالی بوو و خود ئەمریکاش یەک دانێ لۆ هیوابوونانەی بەردەکەوێت. 1. هیوابوونی ئەمریکا بە عێراقێکی یەکبوو لە ڕێگای بەرهەمهێنانی سیستەمێک کە دان بە جیاوازیەکاندا دەنێت و دەیان پارێزێت، بەڵام لە هەمان کاتدا یەکیشیان دەخات. 2. هیوابوونی بژاردەی عەرەبی بە عێراقێکی یەکبوو لەگەڵ بوونی دژایەتیەکی مێژووی و ئەجندای جیاوازیش لە نێوان دوو پێکهاتەی عەرەبی شیعە و سونە، واتە هیوابوونی ئەو دوو پێکهاتەیە بە دەوڵەتی عێراقی یەک بوو. 3. هیوابوونی بژاردەی سیاسی کوردی بەوەی کە عێراقی فێدرالی و دموکراتی دەبێتە مایە چارەسەری یەکجارەکی کێشەی کورد لە عێراقدا. ئێمە پێمان وایە کە ئەم هیوابوونی کوردە بە عێراقێکی یەک بوو، بەڵام دموکرات و فێدرال زادەی لە ناکاوی کەوتنی ڕژیمی سەدام نەبوو، هەروەها بە زەرورەت لە ئاکامی فشاری ئەوانی دیکە بە تایبەتی ئەمریکیەکان نەبوو، بەڵکو بەرهەمێکی مێژووی بزافی ئۆتۆنۆمی خوازی کورد بوو لە باشووری کوردستان. چڕبوونەوەی فەلسفەیەکی سیاسی بوو کە چارەی مەسەلەی نەتەوەیی لە سربەخۆییدا نەدەدی، بەڵکو لە گرێدانی مافی نەتەوە، لەم حاڵەتەدا ئۆتۆنۆمی بە بنەما دموکراتیەکان لە فەرمانڕەواییدا دیوە. ئەم شێوازە لە جیهان بینی هەر نەبێت لە ساڵانی دوای جەنگی دووهەمی جیهانیەوە بە چڕی وەک چوارچەوەی خەباتی کوردایەتی بە تایبەتی لە عێراق و ئێران دەست پێ دەکات و بەردەوام دەبێت تا دوای کەوتنی ڕژیمی سەدامیش. بەڵام ئەمڕۆ دوای کەم یا زۆر 14 ساڵ لە کۆتایی هاتنی ڕژیمی پێشوو دەوڵەتی عێراق لە داڕماندایە. فەکتەری زۆر هەن بۆ داڕمانی ئەم مۆدلە کە لە ساڵی 2003ەوە دەست پێ دەکات. داڕمانێک کە هەتا ئەمڕۆژ بەردەوامی هەیە لە شێوەی کۆمەڵێک ململانێ و کشمەکشی خوێناوی و گەندەڵی بژاردەی سیاسی و هێدێت. لەلایەکی ترەوە پێویستە بگوترێت کە ئەم داڕمانە ڕێک تێکشکانی ئەو 3 هیوابوونەیە کە پێشتر ئاماژەیان پێکرا کە عێراقی دوای سەدامیان لەسەر بنیادنرا. کەواتە ئەمڕۆ دوای ساڵانێک لەم ئەزمونە دەکرێت بڵین ئەم 3 هیوابوونە بوونەتە 3 دانە بێهیوابوون و ئەمەش کروک و ڕۆحی داڕمانەکەیە. 1. بێهیوابوونی سونە و شیعە لە یەکتر. 2. بێهیوابوونی کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەتی ئامریکا لە سەرکەوتنی پرۆژەی عێراقی یەک بوو. لەگەڵ 3.
بێهیوابوونی کورد لە سەرکەوتنی پرۆژەی عێراقی فیدرالی و دیموکرات. لەگەڵ سەرهەڵدانیدا ڕێکخراوی داعش زیرەکانە سواری ملی ناڕەزایەتی و بێهیوابوونی عەرەبی سوننە لە عێراق بوو. ئەمەش مەودای دوژمنکاری و گومانی لە لای شیعە بەرامبەر بە سوننە زیاتر کرد. بەم مانایەش بێهیوابوون لە هەردوو لاوە قوڵتر بووەوە و گەیشتە لووتکەیەکی جددیتر. لەلایەکی ترەوە هەمان شەڕی داعش دەنگی بێهیوابوونی لە سەرکەوتنی پرۆژەی عێراقی یەکگرت و لەلای هەندێک لە بەرپرسانی جاران و ئێستای ئامریکا ڕاشکاوتر و ئاشکراتر کرد. هەر بۆ نمونە لە دواترین ئاماژە لەم ئاراستەیەدا سەرۆکی دامەزراوەی هەواڵگری ئەمریکی CIA جۆن برینان گومانی هەیە کە ئایا ئەسڵەن حکوومەتێکی ناوەندی لە عێراق و سووریا بنیاد دەنرێتەوە یاخود نا. ئەگەرچی ئەم بەرپرسە پێشتر بەردەوام جەختی لەسەر یەکگرتوویی و یەکپارچەیی ئەم دوو وڵاتە کردووەتەوە. کێشەکانی ئامریکا لە عێراق. هەر لە سەرەتاوە ئاشکرا بوو کە کێشەکانی ئامریکا لە عێراق دوو ڕەهەندی سەرەکیان هەیە. یەکێکیان سیاسەتی دەرەوە و ئامانجە ئستراتیژیکەکانی ئامریکایە لە عێراق و ناوچەکە و جیهاندا. بەڵام ڕەهەندەکەی دیکەیان پرۆژەی سەر لە نوێ دامەزرانەوەی دەوڵەتی عێراقە. پراوێز بۆ لێکۆڵینەوەیە کە بەم مێتۆدەی بە یەکەوە گرێدانی سیاسەتی دەرەوەی ئامریکا لەلایەک و پرۆژەی سەر لە نوێ دامەزرانەوەی دەوڵەتی عێراق بڕوانە یاسین بورهان 2006 راپۆرتی بیکر هامیلتن سیاسەتی ئامریکا بە بنبەستگەیشتووە یان پرۆژەی عێراقی دموکراتی و فیدرال دهۆک چاپکراوی گۆڤاری مەتین لاپەڕەکانی 222 تا 252 کۆتایی پەراوێز. دەکرێت ئەم هاوکێشە و پەیوەندی ئاڵۆزە لەم چەند خاڵەدا کورت بکەینەوە. یەکەم، ئەمریکا پێش هەموو شتێک عێراق وەک بەشێک لە جیهان و ناوچەکە دەبینێت. ئەمە بە مانای ئەوەیە ئەوەندەی بە پەرۆشی ئەوەیە کە هاوسەنگی هێز لە ناوچە و جیهاندا پارێزراو بێت، ئەوەندە پەرۆشی ناوەوەی عێراق خۆی نییە. لە ڕاستیدا ناوەوەی عێراق بەشێکە لەو هاوکێشەیە و دەخرێتە خزمەت ڕاگرتنی هاوسەنگی هێز لەو هاوکێشەیەدا نەک بە پێچەوانەوە. دووەم، ئەمریکا مۆدلێکی یوتۆپیایی هەبوو بۆ عێراق کە بریتی بوو لە دموکراسی، تەوافقی و فیدرالیەت بە مانای ئەوەی پێکهاتەی جیاواز لە ناوچەی خۆیان حکمی خۆیان بکەن و لە بەغداشدا هەموو بە یەکەوە حکمی هەموو عێراق بکەن، جۆرێک لە مۆدلی ئەمریکی. ئەمە بە ئەزمون دەرکەوت کە ئەم مۆدلە بۆ عێراق ناشێت، چونکە ئەم دەوڵەتە بەردەوام لە مێژووی خۆیدا بەدەست نەبوونی هاوبەشی لە نێوان خەڵکەکەیدا ناڵاندوویەتی، لە ئەنجامدا جیاوازیەکان لە بری کەمبوونەوە بوون بە سیستەماتیک و تەنانەت خوێناویش. سێم، لە ڕووی ئابووریەوە ئەمریکیەکان دیدێکی نێۆلیبرالی یوتۆپیاییان هەبووە بەوەی کە عێراق بکەنە بازاڕی ئازاد و کەرتی گشتی بچووک بکەنەوە و کەرتی تایبەت گەشە پێ بدەن. بەڵام دەرەنجامی ئەم هەوڵە ئەو گەندەڵیە خەیاڵیەیە کە عێراقی گرتووەتەوە کە بازار بە نەبوونی دەستگا، بە نەبوونی حکوومەت، بە نەبوونی سیستەمی باج و لاوازی سوڕانەوەی دراو بە سیستەمی ئابووری ئازاد دەکەیت ئەوە هەموو شتێک لە وڵاتدا دادەڕمێت. چوارم، ئەمریکیەکان لە پرۆسەی ئیدارەدانی عێراقدا هەمیشە گرنگیان بە کەسداوە نەک دەستگا. هەمیشە لە هەوڵی ئەوەدا بوون چۆن هەموو شتێک بکەنە قوربانی ئەوەی کە چۆن ڕەزامەندی کەسێک بەدەست بهێنن یان ڕێگە بگرن ئەو کەسە بەلایەکی تردا نەچێت. لە ئەنجامدا هەموو وزە و وەبەرهێنانە سیاسیەکان لە کەسەکاندا بە فێڕۆ دراون و هیچیش بەرهەم نەهاتووە. جگە لەمەش لە پێناو دامەزرانەوەی دەوڵەتێکی مۆدێرن لە عێراق ئامریکا دوجار پەنای برد بۆ بوژانەوە و بەهێزکردنی کۆمەلگای خێڵ، واتە کۆمەلگای دژ بە مۆدێرنە، بە تایبەتی لە پێناو بەرەو ڕووبوونەوەی ئەلقاعیدە لە عێراقدا. لە کوردستانیش هەمان شێواز مامەڵەیان کردووە. هەموو شتێکیان کردووەتە قوربانی بەدەستهێنانی ڕەزامەندی کەسێک.
لە ڕاستیدا ئەمە درێژکراوەی سیاسەتی ئامریکایە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە باڵادەست بووە لە ماوەی زیاتر لە 6 ساڵی ڕابردوودا. پەرەپێدانی دموکراسی کراوەتە قوربانی سیاسەتی سەقامگیری. کێشەش نییە ئەگەر ئەم سەقامگیریە لە ڕێگای هەندێ سەرکردەی تاکڕە و گەندەڵ و بگرە دیکتاتۆر و ستەمکاریشەوە بەدەست بێت. پەراوێز لە ئاست و پێگەی بەرپرسیارەتی جیاجیا دەسەڵاتدارانی ئەمریکا دیانیان بەو ڕاستیەدا ناوە کە لە زیاتر لە 6 ساڵی ڕابردوودا دموکراسیان کردووەتە قوربانی لە پێناو سەقامگیری و پاراستنی بەرژەوەندیەکانیان لە ناوچەدا. لەم بارەیەوە گوتاری سەرۆکی ئەمریکا جۆرج دەبلیو بوشی کوڕ لە تشرینی دووهەمی 2004دا کە لە گوتارێکدا کە تەرخان کرابوو بۆ بابەتی سیاسەتی نوێی ئەمریکا ئەم جەختکردنەوەیە کرا. کۆتایی پەراوێز بەپێی ئەم بۆچوونەی سەرەوە ناکرێت چاوەڕێ بکرێت کە ئەمریکا وەک بژاردە پشتگیری لە سربەخۆیی باشووری کوردستان بکات تا ئەو کاتەی کە بە باشی بۆی دەرنەکەوێت کە سەروبەری سیاسەتەکەی لە عێراق و پرۆژەی عێراقی فێدرالی و دموکراتی شکستی هێناوە. ئەو کاتەش بە ئەگەری زۆر لە وەرچەرخانێکی بەپەلەدا باوەڕ بەوە دەهێنێت کە ئیتر مێتۆدی یەک سیاسەت بۆ دوو حاڵەتی کوردی لەلایەک و حاڵەتی عێراقی عەرەبی لەلایەکی دیکەوە شکستی هێناوە بووە پێویستە لەو شێوازە لە سیاسەت بپەڕێتەوە بۆ مێتۆدی دوو سیاسەتی جیاواز بۆ دوو حاڵەتی جیاواز، سیاسەتێک بۆ عێراقی عەرەبی و سیاسەتێکی تایبەتیش بۆ کوردستان. دیوێکی دیکەی ئەم قسەیە بە کوریاکردنی مەسەلەی عێراقە. بەم مانایەش کاتێ ئەمریکا لە ئاکامی جەنگی کۆریادا لە سەرەتای 1950کانی سەدەی ڕابردوو گەیشتە ئەو باوەڕەی کە ئیتر ناتوانێت هەموو کوریا بەدەست بهێنێت، ئیتر باوەڕی بەوە هێنا کە دەست بە بەشێک لە کۆریاوە واتە کۆریای باشوورەوە بگرێت و واز لە بەشەکەی باکوور بهێنێت. بەم مانایەش کاتێ ئەمریکا ناتوانێت هەموو عێراق واتە عێراقی یەک بوو بەدەست بهێنێت، ئەوە باشتر وایە هەر نەبێت دەست بە کوردستانەوە بگرێت. هەروەک چۆن لە نمونەی کۆریادا دەستی بە کۆریای باشوورەوە گرت و کۆریای باکووریش بۆ کۆمۆنیستەکان و چین و سۆڤیەت لێگەڕا. پەراوێز بۆرهان یاسین ئەم باسەی بە وردەکاری زیاترەوە لە ساڵی 2006دا کردووە. بەجەختکردنەوەی ئەوەی کە بە ئەگەری زۆر ڕۆژێک دێت کە ئیتر ئەمریکا لە مێتۆدی یەک سیاسەت بۆ دوو حاڵەت بپەڕێتەوە بۆ مۆدلی دوو سیاسەت بۆ دوو حاڵەت، بەمەش لە زەمنێکی دیکە و لە جێگایەکی دیکەی جیهاندا دەست دەباتەوە بۆ نمونەی کۆری. کۆتایی پەراوێز ئەزموونی ئەمریکا لە جیهاندا لە بواری بنیادنانی دەوڵەت نوێیە و کورتە. ئەم پرۆسەیە لە پاش جەنگی دووهەمی جیهانیەوە دەست پێ دەکات و لە عێراق کۆتایی دێت. وەک کۆمەڵێک لێکۆڵەر لە ناوەندی توێژینەوەی ڕاند پیشانی دەدەن ئەمریکا لە چلەکانەوە هەتا ئەمڕۆ بەدەست ئەم پرۆسەیەوە دەناڵێت. ئەگەر لە هەندێک جێگا تا ڕادەیەکی باش سەرکەوتوو بوو بێت، ئەوە لە زۆر جێگای دیکەدا وەها نەبووە. بۆ نمونە دەتوانرێت لەم ئاراستەیەدا ئەڵمانیا و یابان و کۆریای باشوور بە سەرکەوتن لە قەڵەم بدرێت، بەڵام سۆمال و هایتی و ئەفغانستان و عێراق بە پێچەوانەوە بووە. لە هەندێک وڵاتیشدا سەرکەوتنەکەی مامناوەندە وەک کۆزۆڤۆ و بۆسنیا. 2. دەوڵەتی پاش داڕوخان. ئەگەر مەحاڵ بێت عێراق جارێکی دیکە ببێتەوە بە دەوڵەت، ئایا کێن ئەوانەی دەبنە خاوەن دەوڵەتی یا ڕاستتر بڵین دەوڵەتانی جێگرەوەی عێراق؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە ناتوانین لە مێژووی ناوچەکە بڕوانین، بۆیە ناچارین هەندێک فراوانتر بڕوانین. گرفت لە ڕوانین لە مێژووی ناوچەکە لەوێوە سەرچاوە دەگرێت کە دەوڵەت وەک کۆدەستگایەکی باڵا هێشتا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەواوی نەچەسپیوە، بەڵکو پاش سەدەیەک هێشتا لە قۆناغی دروستبووندایە. ئەم درەنگکەوتنی گەشە و خاوی بەرەو پێشچوونە لە پرۆسەی بنیادنانی دەوڵەت لە ناوچەکەدا وەهای کردووە کە ئەم وڵاتانە دواکەوتوو لاواز و داخراو بن. ئێمە کۆمەڵێک وڵاتی هەڵوەشاوەمان هەیە، بۆ نمونە یەکێتی سۆڤیەت
یوگسلاویا نمونەیەکی زۆر نزیک لە عێراقەوە وەک وڵاتێکی ئێچنۆ-فێدراڵ و چێکۆسلۆڤاکیا. بەڵام لە هەمان کاتدا هەندێک وڵاتمان هەیە کە یەکیان گرتووە. بە سوودبینین لە تیۆری The Segmental Institution Thesis کە لەلایەن گلیب ڕۆیدرەوە خراوەتە ڕوو، هەوڵ دەدەین وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە. لای ڕۆیدر سێ بنەمای سەرەکی هەن بۆ دەوڵەت کە بریتین لە شۆناس، خەم و ئازاری هاوبەش لەگەڵ خۆڕۆشان واتە مۆبیلیزەکردن. دەبێت ئەم سێ خەسڵەتە هاوشان بن لەگەڵ دانپێیانانی نێودەوڵەتیدا. ڕۆیدەر بڕوای وەهایە کە بەبێ ئەم خەسڵەتانە دەوڵەتی سەرکەوتوو نایەتە دی. ڕۆیدەر دەڵێت 177 وڵاتی نوێ لە نێوان ساڵی 1970 بۆ ساڵی 2000 هاتنە ئاراوە. 153 وڵات لەم 177 وڵاتە پێش ئەوەی سربەخۆی وەربگرن دەوڵەتی پارچە واتە سیگمنت ستیت بوون. پەراوێز سیگمنت ستیت بە مانای ئەوە دێت کە پێکهاتەیەک پێش بوونی بە دەوڵەت بنەماکانی دەوڵەتی بۆ خۆی بنیاد ناوە وەک سنوور، شۆناس، دەزگا. گلیب ڕۆیدەر بڕوای وەهایە کە بەبێ دەوڵەتی سیگمنتی دەوڵەتی نەتەوەی نایەتە دی. کۆتایی پەراوێز لێرەدا پێویستە بە لەبەرچاوگرتنی دۆخی کورد لە عێراق و دۆخی بەرەو هەڵوەشاوەیی عێراق ئەم تێزە هەڵبسەنگێنین. عێراق لە ڕۆشنایی ئەم تێزەدا لەبەردەم دوو ئەگەردایە، یان ئەوەیە دەبێتە دەوڵەتێکی شیعە یان هەڵدەوەشێتەوە. بەبوونی بە دەوڵەتی شیعە دۆخەکە جیاواز دەبێت و پێویستی بە خوێندنەوەی جیاوازە. بە هەڵوەشانەوەشی دیسانەوە دۆخەکە تەواو جیاواز دەبێت. سیگمنت واتە پارچە یان پرتک وەک چەمکێک مانایەکی تایبەتی هەیە. بۆ ئاسانکاری هەوڵ دەدەین خۆمان لە زمانی ئاکادمی بەدەربگرین، بەڵام لەگەڵ پاراستنی ناوەڕۆکی ئاکادیمیانە. دەوڵەت وەها دەبینرێت کە کۆدەزگای بەڕێوەبردننی کۆمەلگایە بە هەموو پارچەکانیەوە واتە جیاوازیەکانیەوە. دەوڵەت بۆ ئەم مەبەستە سیستەمێک دەهێنێتە ئاراوە. ئەم سیستەمە کۆمەڵێک خەسڵەتی هەیە وەک زمانی هاوبەش، بوونی پایەتەختێک، بوونی سەروەری، بوونی سنوورێک و بوونی سوپایەک. بەڵام لە هەناوی ئەم دەوڵەتەدا زۆر جار بەشێک یان پارچەیەک یان پێکهاتەیەک نابێتە بەشێک لەم هاوبەشیە. بە مانایەکی دیکە سیستەمی هاوبەشی دروستکردنی دەوڵەت وەها نابینێت کە دەبێت ئەو بەشێک بێت لێ، یان وەهای دەبینێت کە دژیەتی. لەم دۆخەدا ئەم پێکهاتەیە دەوڵەتێک یان حکوومەتێک بۆ خۆی دروست دەکات لە هەناوی حکوومەتدا کە دیارترین خەسڵەتی بریتیە لە فیدرالیزم. بەڵام مەرج نییە تەنها لە شێوەی سیستەمی فیدرالیدا بێت. بەم پێیە دەوڵەتی سیگمنت یان دەوڵەتی بەشێک لە خەڵک لە هەناوی دەوڵەتدا ئەگەری ئەوەی هەیە کە ببنە خاوەنی دەوڵەتی خۆیان ئەگەر توانیان ئەو دەزگا و پێداویستیانە بنیاد بنێن کە پێویستن بۆ ئەوەی دەوڵەتیان پێ بەڕێوە ببردرێت. بە مانایەکی دیکە دەبێت دەوڵەتێک بن ئامادە بۆ دانپێیانان. بۆیە دووشت لێرەدا گرنگن. یەکەم دەزگا، دووەم پێکەوەبوونی ئەو دەزگایانە لە پێناو دروستکردنی سیگمنتێکدا کە جیاواز بێت لە هاوبەش. پەراوێز ڕۆیدەر فیلیپ 2007 Where Nation State Comes From Princeton University Press لاپەڕەی 10 کۆتایی پەراوێز. ئەم تیۆریە چیمان پێدەڵێت؟ یەکەم، ئەوە تەنها ناسیۆنالیزم نییە کە لە ئاستا ئایدیۆلۆژیکیەکەیەوە دەوڵەت دروست دەکات، یان ئەوە تەنها هەستی نەتەوەیی نییە کە دەوڵەت بەرهەم دەهێنێت، بەڵکو ئەوە بوونی دەزگای تایبەت بەو خەڵکانەیە ئەو کارە دەکات. ئەمە لە دۆخی کوردستاندا قەیراناویە.
گەرچی کوردستان وەها دەردەکەوێت کە خاوەنی دەستگایە، بەڵام دەرکەوت دەستگاکانی بێڕەگ و بێبنەمان و تەنانەت بە چەند چەکدارێک و خواستی تاکە کەسێک یان چەند کەسێک سەرتاپا ئەم دەستگایانە پەک دەخرێن. بە تایبەت لە ساڵانی دواییدا دەستگا بێحورمەت کراوە، وەک لە مامەڵەی پەرلەماندا بینیمان. هەروەها شکاندنی شکۆی دەستگا هەستیارەکانی دیکە وەک بۆ نمونە دادوەری. لە ڕاستیدا لە ڕێگریکردنی پارتی دموکراتی کوردستان لە سەرۆکی پەرلەمان لە 12 تەشرینی یەکەمی 2015 بە ئیرادە و بڕیاری چەند کەسێک و جێبەجێکردنی ئەم بڕیارە لە ڕێگای چەند چەکدارێکەوە دەرکەوت کە دەسەڵاتی کوردی چەند ناسەرکەوتوو بووە لە بەرهەمهێنانی دەستگای جێگیر. دەریشکەوت کە کەلتوری دژە دامەزراوە، تۆ بڵێ دژە دەوڵەت، چەندە قوڵ ڕەگی داکوتیوە لە لای زۆرێک لە ڕەمزەکانی ئەو دەسەڵاتە کوردیە. لە ڕاستیدا زۆر جار وەها دەردەکەوێت کە ئەمە خودی پارادۆکسە، واتە مفارقە، تاڵەکەیە. ئەو سەرکردە و هێزە سیاسیەی کە زۆرترین باسی سربەخۆیی دەکەن، زۆرترین کەلتوری دژە دامەزراوە و دژە دەوڵەتیان بەردەکەوێت. دووەم، ئەم تیۆریە پێمان دەڵێت کە دەوڵەت بریتی نییە لە دانیشتوان، ماف، ئازار، مەترسی و کۆی هەست و نەستی تاکەکان، بەڵکو بریتیە لە توانای خۆبەڕێوەبردن. لە سەرووی ئەوەشەوە پیشانی کۆمەلگای نێودەوڵەتی بدەیت کە توانای خۆبەڕێوەبردنت هەیە. لەم ئاستەدا دیسانەوە دۆخی پاش کودەتای 12 ئۆکتۆبری 2015 هەموو ئەو وڕینانەی پوچەڵ کردەوە کە گوایە کوردستان خاوەن دەستگا و سیستەم و یاسایە. کۆمەلگای نێودەوڵەتی ڕەنگە کۆمەڵێک نەوتراوی هەبێت لە بەرانبەر ئێمەدا، بەڵام کە نەوترا مانای ئەوە نییە کە ئەم نەگوتراوە نییە و کاریگەریشی نییە. یان ئەگەر بەردەوام گوتی کە دەبێت ڕۆڵی دەستگاکان تۆکمەتر بکەن و سیستەمێکی ئابووری بهێنە ئاراوە، ئێمە هەر لەسەر ڕەوتەکەی خۆمان بەردەوام بووین، ئەوانیش وەها لە ئێمە دەڕوانن کە ئێمە ئەو خواستە ڕاستەقینەیەمان نییە کە بچینە ریزی گەلانی خاوەن یاسا و دەوڵەت و سەروەریەوە. سێیەم، سنوور دروستکردن. ئەگەر لە نێوان پێکهاتەکانی وڵاتێکدا سنوور نەبێت، ئەوە ناسنامە نابێت، لە ئەنجامدا دەستگاش نابێت. هەندێک دژە دەوڵەتی کورد بوونەتە هەڵگری چەمکی فرەکەلتوری بە ئامانجی سڕینەوەی کەلتوری کورد، هەمووشی لە پێناو دروستکردنی عێراق و خەمڵاندنی ناسنامەیەکی گشتگیر و هاوبەش بۆ ئەو وڵاتە. دیارە پێویست ناکات سنوور تەنها لەسەر خاک بێت، دەکرێت لەسەر بنەمای زمان، کەلتور، موسیقا و جلوبەرگ بێت، هەروەها جۆری ژیان و ئابووری سنوور بێتە ئاراوە. پرۆسەی سنوور سازی کروکی مۆدرنەیە. سنوور یانی جیاکاری و دروستکردنەوەی پەیوەندی لەسەر بنەمای سربەخۆیی هەر یەکەیەک بۆ ئەوەی باشتر کارەکان بەڕێوە بچێت و قۆرخکاری نەیەتە ئاراوە. لە ئەگەری هەڵوەشانەوەی عێراقدا گومان دەکرێت کە کوردستان هێشتا توانی بێتی زەمینەی ئەوە بخولقێنێت کە بتوانێت بەرگەی ئەو ڕێگری و هەڕەشانە بگرێت کە دێنە ڕێی لە پرۆسەی بوون بە دەوڵەتدا. دەستگا و دامەزراوەکانی کوردستان لە هەموو ئاستێکدا لاوازن، هێشتا نەیانتوانیوە کێشەی توندوتیژی لە شێوەی سوپایەکی یەکگرتوو بە دامەزراوەیی بکەن. هێشتا خاوەن سیستەمێکی دارایی و ئابووری نین، لە بری ئەوەی کۆمەلگاکەی یەک بخرێت و شوناسێکی نەتەوەیی لە نێویاندا بهێنێتە ئاراوە بە چەندین شێواز پەرتکراون. جگە لەمەش لە کاتێکدا هێشتا دەستگاکان بە تەواوی پێنەگەیشتون، خەڵک هەموو باوەڕێکی بەو دەستگایانە لەدەستداوە. هەموو ئەمانە نیشانەی ئەوەن کە زۆرێک لەوانەی باس لە دەوڵەتی کوردی دەکەن ئاگاداریەکی تەواویان لە بابەتی دەوڵەت و کێشەکانی بنیادنانی نییە. ئەگەر لە حاڵێکدا لە ڕووی تئۆریەوە ئاگاداریش بن، ئەوە لە دەستبردوونیان بۆ بابەتی سربەخۆیی بازدانێکی پڕ لە مەترسی دەکەن بەسەر ئەم ڕاستیانەدا کە دوور نییە بازێکی ئەوەها بە کەوتنێکی پڕ لە شکست تەواو ببێت.
ئێمە لە ئێستادا هەست بە مەترسیەکی گەورە دەکەین بە تایبەت لە بواری کۆمەڵایەتیدا. نخبەی کوردی لە پرۆسەی پوکاندنەوەدایە. خەریکە هەموو بەهاکانی پێکەوە گرێدانی کۆمەڵایەتی دەپوکێنێتەوە بە شێوەیەک کە خەریکە کۆمەلگای کوردی دەگەیەنێتە ئاستی ئەوەی کۆمەڵناسی فەڕەنسی دۆرکهایم ناوی دەنێت ئانۆمی، واتە بێدام و دەستوری و بێڕێسایی. بە واتایەکی دیکە ئەنۆمی بە مانای نەبوونی هیچ ڕێگریەکی کۆمەڵایەتی لە بەردەم تاکەکان بە تایبەت لە نێو چینی باڵادا بۆ چۆنیەتی مامەڵەکردن بە جۆرێک کە کاری تاکە کەسی دژ بە بەرژەوەندی گشتی بە تایبەت تاکی خاوەن توانە دەبێتە ڕێسا بە ئاستێک کە ڕێسای کۆمەڵایەتی نامێنێت. کۆمەلگای کوردی زۆر لە ژێر کاریگەری کەسانی نخبەدایە. تەنانەت ئەگەر لە زۆر ڕخنەی کوردی بڕوانیت بەگشتی داواکاریە لە نخبە کە بەو جۆرە بێت کە ئەوان دەیانەوێت یان ئەوان وێنای دەکەن. ئەمە بە پرۆسەی ڕۆڵ مۆدل ناو دەبرێت. بڕی زۆری ئەوانی دیکە دوای نخبە دەکەون. لە دۆخێکی وەهادا گەنینی نخبە دەبێتە هۆکاری گەنینی کۆمەلگا و کۆمەلگای گەنی و ئەستەمە خۆی لە چوارچێوەی دەوڵەتدا کۆ بکاتەوە. خۆ ئەگەر هاتوو بووە خاوەن دەوڵەتیش ئەوە دەوڵەتێکی لە جۆری وڵاتانی دیکەی ناوچەکە دەبێت کە دوجار دژ بە خواستەکانی کۆمەلگایە. بەشی سێهەم: ئەزموونی باشووری کوردستان. ناوەوە، ناوچە، جیهان. ئەزموونی هەرێم پڕە لە قەیران. تاقیکردنەوەی دموکراتیشی نەک هەر تێپەڕ نەکردووە، بەڵکو سیستەمێک بەرهەم هاتووە کە ناکرێت بە دموکراتی ناوبندرێت، بەڵکو تەنانەت بە دموکراتیکردنیشی زۆر ئەستەمە. بەڵام لە دەرەوە بە شێوازێکی دیکە دەبینرێت و مامەڵەی لەگەڵدا دەکرێت. دەرەوە سەقامگیری و ئاسایش و بازاری کراوەی بەلاوە گرنگە. بە بەراورد بە وڵاتانی دیکەی دەوروبەر تا ئاستێکی باش ئەمانە لە هەرێمدا بوونیان هەیە. مۆدێلی چینی واتە بازارێکی ئازاد و سیستمێکی نادیمۆکراسی ئەوەمان پێدەڵێت کە کۆمەلگای نێودەوڵەتی کێشەی نییە کە پەیوەندی لەگەڵ وڵاتێکدا هەبێت کە دموکراسی نییە کە مافەکانی مرۆڤ پێشێل دەکات و جۆرەها ستەمکاری تیایدا پەیڕەو دەکرێت ئەگەر بازارەکەی کراوە بێت. مۆدێلی چینی لە پەیوەندی نێودەوڵەتیدا دیسانەوە ئەوەمان پێدەڵێت کە گرنگ نییە وڵاتێک چه سیستمێکی هەیە یان پێویست ناکات کۆمەلگا و سیستەم بە مۆدێلی ئۆروپی بگۆڕێت بۆ ئەوەی سوود لە وڵاتێک وەربگرێت، بەڵکو ڕێگای دیکە هەیە کە خۆی لە خۆ بە دوورگرتن لە کێشە ناوخۆییەکاندا دەبینێتەوە. ئەمڕۆ ئەمە لە باشووری کوردستانیش زۆر لە زاری دیپلۆماتکارە ڕۆژاواییەکانەوە دەبیسترێت. بەم پێیە ئەگەر هەرێم دموکرات و مۆدرن بێت باشترە، بەڵام ئەگەر ئەوە نەکرا ئەوە جیهان کێشەی نییە لەگەڵ کوردستانێکی نادموکراتی بەڵام سەقامگیر و خاوەن بازارێکی کراوە بۆ ئەوانی دیکە. بەهانەی ڕۆژاواییەکان بۆ ئەم حاڵەتە ئەوەیە کە دموکراسی تەنها هەر مۆدێلی حکم و فەرمانڕەوایی نییە، بەڵکو کەلتورە و وەرچەرخانی کەلتوریش کاتی زۆری دەوێت. ئەوان هەمیشە دەڵێن ڕۆما بە 2 ڕۆژ دروست نەکراوە. لە هەمان کاتدا کوردستان وەک ئەکتەرێک لە جیۆپۆلیتیکی دژواردا دەبینرێت کە دەتوانێت ئەو ڕۆڵە ببینێت کە دژ بە ڕۆژاوان نییە، تەنانەت بگرە پشت گیریشیەتی. بۆیە چاوپۆشی لە ناوەوەی واتە ناوەوەی کوردستان کارێکی ئاسانە لایەن. لە کاتێکدا کە هیوایەک بە سەقامگیری بەم نزیکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەدی ناکرێت، ئەوروپا و ئامریکا و ڕووسیاش پێویستیان بەبوونی پانتاییەکە هەتا لێوە بتوانن ئیدارەی ناوچەکە بکەن. دەکرێت کوردستان ئەو ناوچەیە بێت. ئەمە بە تایبەت بۆ دیپلۆماسی ئەمریکی ئاساییە کە هەرگیز کێشەی نییە هەرچی پرنسیپی هەیە بیخاتە لاوە لە پێناو فراهەمکردنی مەبەستەکەیدا.
کە زیاتر هی ڕێڵپۆلیتیکە نەک سیاسەتێک کە بە هەندێک پرەنسیپی مۆراڵی و ئایدیالی ئاراستەکرابێت. ئەم خەسڵەتە ئەوەشمان پێدەڵێت کە ئامریکا دۆستێکی درێژخایەن نییە، چونکە ئاساییە لای کە لە شەو ڕۆژێکدا 180 پلە وەربچەرخێت و پشتت تێبکات. بەم واتایە ئەم وڵاتە سیاسەتێکی ئەوپەڕی دینامیکی پیادە دەکات و خۆیشی لەتە گۆڕانکاریەکاندا دەگونجێنێت، واتە تاسەر دژ بە گۆڕانکاری ناوەستێتەوە. جیابوونەوەی کوردستان لە عێراق لە قازانجی تورکیا و سەعودیە و ئیسرائیلە، هەر یەک بە ئامانجی جیاواز، بەڵام دەرەنجام یەکە. دواتر ئەمە زیاتر باس دەکەین کاتێک باس لە هەر یەک لەم وڵاتانە دەکەین بە جودا، بەڵام هەموو ئەمانە دەگۆڕێن ئەگەر هات و عێراق پەرت نەبوو، بەڵکو بوو بە بەشێک لە قوڵایی استراتێژی ئێران کە ئێستا ئەم وڵاتە کار بۆ ئەو مەبەستە دەکات لە ڕێگای بۆ نمونە گۆڕینی دێمۆگرافی عێراقەوە. ئایا کوردستانی سربەخۆ لە چه جۆرە پەیوەندیەکدا دەبێت لەگەڵ دیدی هەژمۆنی ئێراندا؟ پرسیارێکی گرنگیش ئەوەیە ئایا دەکرێت کوردستان سربەخۆ بێت و بەشێکیش بێت لە قوڵایی استراتێژی ئێران، یان لانی کەم کێشە دروست نەکات بۆ ئەو قوڵایە استراتێژیە؟ یان ئێران سربەخۆیی هەرێم لە هەر فۆرم و شێوازێکدا بێت بە مەترسی بۆ ئاسایشی نەتەوەیی خۆی دەزانێت. دواتر لە قسەکردن لەسەر پەیوەندی نێوان ئێران و هەرێم هەوڵی وەڵامی ئەم پرسیارانە دەدەینەوە. سامانە سروشتیەکان. نەوت کاریگەری زۆری هەبووە لەسەر چۆنیەتی دامەزراندنی دەوڵەتی عێراق. نەوت وەک مایکل واتس دەڵێت بریتیە لە کۆمەڵێک فاکتەری پێکەوە گرێدراو. وات چەمکی گایستی ئەڵمانی بەکاردەهێنێت بۆ نەوت کە بە مانای عەقڵ و ڕۆح دێت لە هەمان کاتدا کە ناوەندی مێژوو ئەفسانەی دنیای مۆدرنە. ئەم ئالۆزیە لە پێگە و ڕۆڵی کۆمپانیای نەوتی، گرنگی نەوت لە ئابووری سەرمایەداریدا، کاریگەری نەوت لەسەر ئابووری وڵات و داڕشتنی سیستەمی سیاسی، نەوت وەک چەکێک بۆ دروستکردن و داڕمانی سیستەمی سیاسی و هەروەها کاریگەری لەسەر دروستکردنی خەیاڵ و پاشان بزاوتی کردار لای خەڵکی. پەراوێز بڕوانە واتس مایکل 2010 Resource Curse Governmentality Oil and Power in the Niger Delta Nigeria. کۆتایی پەراوێز. بایەخی نەوت بێگومان کاریگەری هەیە لەسەر چۆنیەتی مامەڵەی هێزە گەورەکان لەگەڵ عێراق و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەگشتی. ئەم بابەتە بەگشتی دەچێتە خانەی ئاسایشی وزەوە. بەڵام وەک دانیێل ئێرگن دەڵێت، ئاسایشی وزە لە سەردەمی وینستن چرچیلەوە بۆ ئەمڕۆ تەواو جیاوازە و پێویستی بەوەیە کە جارێکی دیکە بیری لێ بکرێتەوە. سیستەمی ئاسایشی وزە لە جیهاندا وەهادا ڕێژراوە کە وەڵام دەرەوەی بەکارهێنانی نەوت بێت وەک چەک، کە لە گەمارۆ نەوتیەکەی سەر جیهانی ڕۆژاوا و یابان لە ساڵی 1973 ڕوویدا. بۆ چاودێری ئەم پێکەوە گرێدانەی نەوت لەلایەک و بەکاربردنی وەک چەک لەلایەکی دیکە، ئاژانسی وزەی نێودەوڵەتی دامەزرا کە بنکەکەی لە پاریسە. بۆ ڕۆژاوا وەها باشە کە نەوت کالایەکی ئابووری بێت نەک سیاسی، بەو مانایەی کە بازار بنەمای دیاریکردنی نرخ بێت نەک بڕیاری سیاسی. بازار بە مانای ئەوە کە خواست و بەردەست واتە ئەرز و تەڵەب بڕیار دەربن. بەڵام ئەمڕۆ بەهۆی زیادبوونی ڕێگا و جۆری دەستگەیشتن بە نەوت لەگەڵ ئاسانبوونی گواستنەوەی گاز، هەروەها فشار بۆ پاراستنی ژینگە کە پشت بە وزەی نوێ بووەوە و جێگیرەوەی نەوت دەبەستێت، دۆخێکی نوێ هاتووەتە ئاراوە. ئەمڕۆ دەتوانین بڵێن کە نەوت کەم تا زۆرێک بایەخی سیاسی لە دەستداوە. ئەمە بەمانای ئەوەی کە هیچ وڵاتێک بە هۆکاری سیاسی ناتوانێت بڵێت من نەوت نافرۆشم، بەڵکو بە پێچەوانە هەموو وڵاتێک خەمی گەورەی ئەوەیە کە چۆن زۆرترین نەوت بفرۆشێت.
بەم پێیەش ئێستا نەوت کالایەکی ئابووریە نەک سیاسی. گرنگ نییە نەوت لە دەستی کێدایە. لایەنێک دەیەوێت بیفرۆشێت و لایەنێکی دیکەش هەن دەیانەوێت بیکڕن، هەروەک لە کەیسی داعشدا بینیمان. داعش خۆی بە دژی دنیا لە قەڵەم دەدات کەچی کێشەی نەبوو نەوتەکەی بە هەرزان بە هەمان دنیا بفرۆشێت. کەواتە هەر خاوەن نەوتێک بە بێگوێدانە ئەوەی کە جۆری سیستەمی سیاسی چۆنە، ئەگەر نەوتی هەبێت دەیەوێت بیفرۆشێت. ئەمە لە پەیوەندی ڤێنزوێلا و ئەمریکاشدا بەڕوونی دەبینرێت. دیارە نەوت یان بەگشتی سامانی سروشتی ڕۆڵی دەبێت لە بنیادنان و سەرخستنی پرۆسەی دەوڵەتدا، بەڵام لە حاڵەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە ئەگەری زۆر بە مۆدێلی وڵاتانی کەنداو دەبێت. لەلایەکی دیکەوە ئەو ڕۆژگارە بەسەر چوو کە نەوت و گاز ئەو ڕۆڵە چارەنووس سازەیان هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەمە ئەو وەرچەرخانەیە کە تیایدا ئاسیای دوور بووە بە ناوچەی هەرە گرنگ بۆ ئامریکا لە بری ڕۆژهەڵاتی ناوەڕاست، یان ڕاستتر بڵین بەڕادەیەکی زۆر بەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. کەواتە ئەو خەونەی کە گوایە ئێمە نەوتمان هەیە و بە دنیای دەفرۆشین بۆیە دەبێت بێن بمان کەنە خاوەنی دەوڵەت، تەنها خەونێکی سیاسی بێبنەمایە و هیچی دیکە. پرۆسەی نەوتی هەرێم لە کاتێکدایە کە نەوت بایەخی سیاسی نەماوە و ئەمریکا هێندە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەلاوە جێگەی بایەخ نییە. بەڵام پرۆسەی نەوتی هەرێم سەرباری ئەمە لە چەند ڕوویەکەوە جێگای سەرنجە. یەکەم، نەوت بەکار هاتووە وەک ڕێگایەک بۆ نزیک بوونەوە و دەمچەورکردنی خەڵکانێکی دیپلۆمات و سەربازی بە مەبەستی بەکارهێنان وەک لۆبیکار لە خزمەتی دەسەڵاتێکی دیاریکراودا، نەک بە مەبەستی ئامادەکاری بۆ بەدەوڵەت بوون. دووەم، ئەم کەسانە هەروەها کراون بە ئەندام بۆردی کۆمپانیاکان کە پارەیەکی زۆریان لێ وەدەست دەکەوێت لە پێناو ڕۆڵبینینیان بۆ دروستکردنی پەیوەندی گشتی هەرێم. سێم، دەکرێت ئەم پرۆسەیەی سوودمەندکردنی ئەوانی دیکە تەنها لە ڕووی لۆبی و پەیوەندی گشتیەوە نەبینرێت، بەڵکو هەروەها بە هەمان ئەقلیەتی هەرێم بۆ ئەوەی توانای بەرهەمهێنان و هەناردەکردنی نەوت و گازت هەبێت پێویستە کەسێک پشتیوانت بێت، هەروەک چۆن لە هەرێم هیچ بازرگانیەک بە بێ پشتیوانی واتە شەریکی بەرپرسێک ناکرێت. چوارم، هەروەک هەندێک دەخوازن جەخت بکەنەوە گەندەڵی ئەمریکیەکان بنەمای گەندەڵی سیستمی هەرێمە، هەرچەندە ئەم ئاماژەیە زۆر بەهێزیش نەبێت، بەڵام دیسان وەهاش دەکات کە ترس لە گەندەڵی کەم بێت کاتێک لە ئاستی کەسانی وڵاتێکی باڵادا گەندەڵی هاوبەش بوونی هەیە. پێنجەم، وەک دەردەکەوێت حکوومەتی ئەمریکی خوازیاری ناناوەندکردن واتە دیسنترالیزیشنە لە پرۆسەی نەوتیدا و هەر لەم ڕۆشناییەشدا ئەمریکا هەر لە سەرەتاوە لایەنگری ناناوەندکردنی پرۆسەی نەوتی عێراق بووە. تەنانەت جۆری گرێبەستی هەرێم پێشنیارێکی ئەمریکیە. پراوێز Department of State 2003 Future of Iraq Project Oil and Energy Working Group. کۆتایی پراوێز، مەترسی لەسەر ئاسایشی کوردستان. کوردستان لە هەڵکەوتێکی جوگرافی یەکجار استراتیجیدایە. دراوسێ ئەوروپایە، زۆر نزیکە لە ڕووسیاوە، لە سەرووی هەموویەوە لە دڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایە. پراوێز، دیارە ئەوەی پێشتر باو بووە ئەوە بووە کە ئێران لە بۆچوونێکی جیۆپۆلیتیکەوە دڵی دووهەمی جیهانە بۆ مانایەی کە ئەڵمانیا وەک دڵی یەکەمی جیهان بینراوە. کۆتایی پراوێز، لە سەرووی هەموویەوە لە دڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایە. جاران تەنها باکووری کوردستان لە پانتایی جیۆپۆلیتیکی یەکێتی ئەوروپادا بوو. باشووری کوردستان زیاتر لە جیۆپۆلیتیکی ئامریکادا بوو، بەڵام ئەمڕۆ جیۆپۆلیتیکی ئەوروپا باشووری کوردستان و ڕۆژاواشی گرتووەتەوە. هەروەها گۆڕانکاری بەسەر دید و نزیک بوونەوەی ئامریکاشدا هاتووە.
سەرباری ئەمە ئەمڕۆ بەهۆی تەکنۆلۆژیاوە ئەگەر مەترسیەک لە شوێنێکدا سەر هەڵبدات تەنها لەو شوێنەدا قەتیس نابێت، بەڵکو لە زۆر باردا مەترسیە بۆ گشت شوێنێک. ئەمە بە زەقی لە ڕووی نەخۆشی و ئابووری و تێکچوونی باری ژینگە و بەرزبوونەوەی پلەی گەرمای گۆی زەوی و ئاسایشەوە دەیبینین. نەمانی سنووری مەترسی یەکێکە لە دیاردە ئاسایشیەکانی سەردەمی جیهانگیری. ئەوە تەنها کالا و بیر و کەلتور و کەسەکان نین کە جیهانگیر دەبن، بەڵکو مەترسی و هەڕەشە و نەخۆشی و تێرۆر و قەیرانەکانیش هەروەها جیهانگیر دەبن. بەم مانایەش ئاسایشی نیشتمانیش دەکەوێتە ژێر کاریگەری جیهانگیری. ئەوروپا لە چەندین ئاسدا ڕوبەڕووی تێرۆری ئیسلامی وەک مەترسیەک بووەتەوە. ئەوروپا هەتا پانتایی دۆستایەتی بۆ خۆی زیاتر بکات، ڕوبەڕووبوونی لەگەڵ تێرۆردا فراوان بکات، مەترسی لەسەر خۆی کەم دەکاتەوە. بەم مانایەش تا جەنگ دژی تێرۆر لەسەر خاکی ئەوانی دیکە کرابێت و بەو مانایەش لە ناو ماڵی ئەوروپیەکان خۆیاندا نەکرابێت، ئەوە هەڵبەتە لە قازانجی ئەوروپیەکانە. لەلایەکی دیکەوە وڵاتانی دموکرات بە ئاسانی ناتوانن جەنگی گەورە بکەن، چونکە جەنگ لە ڕووی ئابووریەوە تێچووی زۆرە، هەروەها لە ڕووی هەڵسوڕانیشی چیدی وەک جاران نییە بە نهێنی بەڕێوە ببرێت. ئەم نەبوونی توانایە بۆ شاردنەوە جەنگی لە دنیادا سەختتر کردووە، بە تایبەتی بۆ وڵاتانی بە سیستەم فێدرال دموکرات. لە هەمان کاتدا مەسەلەی ئەوەی کێ بکوژرێت کێشەیە یا کێشە نییە پرسێکی مۆراڵی سەختە. بە هەر حاڵ ئەم جیاکاریە بە شێوەیەکی ئاشرا و دڵڕەخانە لەلایەن وڵاتانی ڕۆژاواوە دەکرێت. لەم چوارچێوەیەدا جەنگەکان بەردەوام دەبن و وزەی جەنگەکانیش مەرگی خەڵکانێکە لەسەر خاکی خەڵکانێکە کە مەرگیان ئەوەندە کێشە نییە. بەم مانایەش ئەمڕۆ کورد سەری ڕمە لە شەڕ بەرامبەر داعش و مەرگیشی لە ڕووی مۆراڵیەوە لە دیدی ڕۆژاواییەکاندا هێندە کێشەیەکی گەورە نییە. پراوێز، ئەمە جەدەلێکی ئالۆزە لە بواری فەلسەفەی حوکمڕانیدا بۆ هەر کەسێک ئارەزووی بیری نوێی سیاسی هەبێت. کۆتایی پراوێز، ئەمە بنەمای ئەوەیە کە تا ئەم هەڕەشەیە بەگشتی بەردەوام بێت کە ئەمڕۆ هەیە بەرانبەر ئوروپا و جەهانی ڕۆژاوا، ئەوە کوردستان بەشێک دەبێت لە سیاسەتی ئاسایشی وڵاتانی لیبرال و دموکرات. بەڵام تەنها ئەوان نا، بەڵکو بۆ وڵاتێکی وەک رووسیاش وەک لەگەڵ پەکەکە و پەیەدەدا دەیبینین ئەم بۆچوونە ڕاستە. پراوێز، پێشتر باسی ئەوە کراوە کە ژمارەیەکی زۆری ڕاوێژکاری ڕووسی لە قەندیل بوونیان هەبووە، بەڵام بێ ئەوەی توانی بێتمان ڕاستی و درستی ئەم هەواڵە پشتڕاست بکەینەوە. کۆتایی پراوێز، بوونی کوردستان بە گۆڕەپان خوێنێکی زۆری کورد دەڕێژێت، بەڵام دەکرێت ئەم بوون بە گۆڕەپانە بکرێتە بنەمای هەنگاونان بۆ سربەخۆیی. لەلایەکی دیکەوە ئەم هەنگاوە هەروەها کارێکی ئاسان نییە، بەڵکو پێویستی بە نەخشەڕێگایەکی تۆکمە و هەمەلایەن و بەرچاوڕوونیەکی استراتێژی و یەکریزیەکی نەتەوەیی پتەو هەیە کە ئەمەش هەمووی بە یەکەوە لە ئێستای باشووری کوردستاندا کارێکی هەروە ئاسان نین. ڕۆژگارێکە ئەمریکا سیاسەتی ئەوەی هەیە کە پێنەنێتە سەرزەوی، واتە no boots on the ground، واتە بە سەربازەکانی بەشداری ڕاستەوخۆ لە شەڕدا نەکات. ئۆباما لە هەموو سەرکردەیەک زیاتر ئەم هەوڵەیدا. پێنەخستنە سەرزەوی چەند پێودانگێکی هەیە. یەکەم، هەناردەکردنی سەرباز لە ڕووی ژیان و ئابووریەوە سەختە. هەرزوو دەبێتە فشار لەسەر کۆمەڵگای ئەمریکی. هەرچەندە بە خۆبەخشکردنی خزمەتی سەربازی ئەم فشارەی کەم کردوێتەوە، بەڵام لە ڕووی داراییەوە کاریگەری هەر زۆرە. دووەم، ئەمریکا لە دوای ڤیەتنام سەرکەوتنی بەدەست نەهێناوە لە بنیادنانی نەتەوە و دەوڵەت لە دەرەوە. ئەمەش جۆرێک لە دژە هەڵوێستی بەرانبەر بە دەستێکەڵکردن لە دەرەوە لە لای ئەمریکیەکان دروست کردووە. سێم، ئەمریکا بۆ پڕکردنەوەی بۆشایی نەبوونی سەرباز لە سەرزەوی هاوپەیمانی لەگەڵ هێزە لۆکاڵیەکاندا دروست دەکات، وەک ئەمڕۆ لە باشوور و ڕۆژاوا دەیبینین. چوارم، باوەڕی ئەمریکا کە شەڕەکانی ئەم سەردەمە هەموو ناوخۆیی و ئیقلیمین،
بەم واتایەش کاریگەری ئۆتۆیان نابێت لەسەر ئامریکا و دەتوانرێت ئەم شەڕانە سنووردار بکرێن. دەتوانین لەسەر ئەم پێودانگانە بگەینە ئەو دەرەنجامە کە هاوپەیمانیەتی خواستێکی ئەمریکیە لە پێناو پڕکردنەوەی بۆشاییەک کە لە ئەنجامی حاڵەت و مێتۆدێکی نوێدا هاتووەتە ئاراوە. بۆیە دەبێت لە بەرامبەریدا کوردیش خواست و داواکاری خۆی هەبێت. ئەگینا ئەم هاوپەیمانیە وەک پێداویستیەکی مێتۆدەکە دەمێنێتەوە، نەک وەک جۆرێک لە پەیوەندی دوولایەنێ درێژخایەن. دەوڵەتی من، دەوڵەتی خەڵک. لە کوردستان ئاراستە و هێزێک هەیە، ڕاشکاوانەتر بڵێین پارتی دموکراتی کوردستان، کە دەیەوێت گوتاری دەوڵەتی کوردی بکاتە مڵکی خۆی. پارتی بە تایبەتی سەرۆکی ئەم حیزبە لەم بە مڵککردنەدا لە ڕووی ئامانجەوە کۆمەڵێک گرفتی هەیە. یەکەم، پارتی دموکراتی کوردستان کە ئەم بانگەشەیە دەکات بەدەست گوتارێکەوە دەناڵێنێت کە کێشەی لاوازی و بگرە بێ ناوەڕۆکی یا لە باشترین باردا کەم ناوەڕۆکی هەیە. دەکرێت بشڵێن لە بەر ئەوەی ناوەڕۆکەکە پڕکێشەیە، ئەم حیزبە ناچارە ناوەڕۆکەکە بە شاردراوەیی و ناڕوونی و لێڵی بهێڵێتەوە. چونکە ئامانجە ڕاستەقینەکەی بریتیە لە حکمی بنەماڵەیەک و بە ژێر دەستکردنی هەموو خەڵکی کوردستان. هەر لەبەر ئەوەشە ناوەڕۆکە شاردراوەکەی گوتاری سربەخۆیی ئەم حیزبە بە کەڵکی ئەوە نایەت ڕاشکاوانە بخرێتە ڕوو. بە واتایەکی دیکە گوتاری پارتی ئەرکی ئەوەیە کە ئامانجە ڕاستەقینەکە بە نهێنی بهێڵێتەوە، بەڵام لە لایەکی دیکەشەوە تا بکرێ گوتارەکە ڕازاوە بێت. دووەم، لە ڕێگای بەموڵکردنی گوتاری دەوڵەت، پارتی لە پاش تەواوبوونی شەرعیەتی شاخ یان شەرعیەتی شۆڕشگێڕی، تۆ بڵێ شەرعیەتی پێشمەرگەبوون، دەیەوێت بە دوای سەربوردەیەکی دیکەدا بگەڕێت بۆ فریودانی کۆمەلگا. چیرۆکەکەش بەم شێوەیە. پەراوێز، پێویستە لێرەدا ئەوە بڵین کە ڕوبەڕووبوونەوەی باشووری کوردستان لەگەڵ داعشدا جگە لە زۆر زیانی دیکە پاشەکشەیەکی جددی بوو بۆ ڕەوایەتی دموکراتی بەهۆی ژیاننەوە و بەهێزبوونێکی مەترسیداری شەرعیەتی شۆڕشگێڕی. کاتێک مەسعود بارزانی بەردەوام ئەوە جەخت دەکاتەوە کە ئەو پێشمەرگەیە بەر لەوەی هەر شتێکی دیکە بێت، ئەوە ڕێک ئامانجەکەی خۆی دەپێکێت لە ڕێگای شەرعیەتی شۆڕشگێڕی، واتە شەرعیەتی پێشمەرگایەتی ژیان دەکات بەبەر پێگەکەی خۆی و کاتێکیش ئەو شەرعیەتە شۆڕشگێڕیە پاڵپشتی هەبێت، ئەوە بێباکانە بەردەوام دەبێت لە پۆستی سەرۆکایەتی هەرێمدا. گەرچی لە ڕووی یاسایی و شەرعیەتی دموکراتیەوە ئەم پێگەیە ئێکسپایر بووە. ڕەهەندێکی گرنگی ئەم پێشوەچوونەش ئەوەیە کە جیهانی ڕۆژاوا باکی نییە لەوەی مەسعود بارزانی شەرعیەتی لەدەستداوە. گرنگ ئەوەیە ئەو وەک پێشمەرگە شەڕی بە وەکالەت واتە پرۆکسی وۆریان بۆ بکات. کۆتایی پەراوێز، بارزانی هەرچەنها سەرۆک نییە، بەڵکو بەر لەوەی سەرۆک بێت پێشمەرگەیە. بەم مانایەش ئەو ئامادەیە لە پێناو مەسەلەیەکدا گیانی خۆی بەخت بکات. هەروەها گوتارەکە دەخوازێت بڵێت کە ئەم گیان بەختکردنە لە پێناو بەدیهێنانی خەونی لە مێژینەی کووردە کە بریتیە لە دەوڵەتی سربەخۆ. بەم پێیە ئەم کەسە لە خۆبوردە خۆی تەرخان کردووە بۆ بەدیهێنانی ئامانجی هەرە گەورەی خەڵکی کوردستان. خەریکە ئەم چیرۆکە لە چیرۆکێکی ئەفساناویەوە دەبێتە چیرۆکێکی واقعی، واتە لەلایەن خەڵکەوە قبول دەکرێت. بەڵام لە ڕاستیدا ئەم پێشمەرگەیە هەرچی خەسڵەتی دەوڵەتی مۆدێرنە ئەو دژیەتی، هەرچی بنەمای دەوڵەتە ئەو هەڵی وەشاندوێتەوە یان دژایەتی کردووە و دەکات. بەم واتایە ئەم ڕاستیە ئەوەمان پێدەڵێت
هەرچی حەزە بە دەوڵەتی مۆدێرن و هەرچی ئاشنایی بوونە بە دەوڵەتی مۆدێرن نیەتی. ناکرێت حەزێکی ڕاستەقینەت بە دەوڵەتی مۆدێرن هەبێت بەڵام بەبەر چاوی هەموانەوە و لەژێر زەبری چەکدا گرنگترین دامەزراوەی دەوڵەت کە پارلەمانە پەک بخەیت و بەمەش تەواوی سیستەمی سیاسی بخەیتە حاڵەتی ئیفلیج بوونەوە. بە تێڕوانین لەم گوتارە ئەوەی دێتە ئاراوە ئەگەر تەنانەت لە باشترین حاڵەتدا دەوڵەتیش بەرهەم بێت ئەوە بریتی دەبێت لە دەوڵەتێکی ڕەهاگەرایی واتە ئابسولوتیست و ستەمکاری واتە دیسپۆتی لە شێوازی دەوڵەتی منی لویزی چواردە. دەوڵەتی من یانێ دەوڵەت وەک مڵکی من، وەک پادشای بەلجیکا کۆنگۆی بە خەڵک و بە خاکەوە بە مڵکی خۆی دەزانی. بنەماڵی بەرزانیش بە هەمان شێوە خەڵک و خاکی کوردستان بە مڵکی خۆیان دەزانن. گوتاری بە مڵکردنی دەوڵەت لە پێناو بە مڵکردنی کایە حکومڕانی و سیاسەتە، لە پێناو شەریعەت بەخشینە بەدەسەڵاتی بنەماڵە، لە پێناو قۆڕخکردنی سەرجەم کایەکانی دەوڵەتە، لە ڕاستیدا لە پێناو داگیرکردنی دواڕۆژ و داهاتووە. بۆ واتایەی کە ئەو هێزەی ئەمڕۆ پێشڕەوی گوتاری سربەخۆیی بکات لە کاتی بەدەستهاتنیشیدا هەر ئەو هێزە زیاترین شانازی ئەم بەدەستهێنانەی سربەخۆیی پێدەبڕێت. ئەمەش شتێکی زۆر مەترسیدارە. بە واتایەکی دیکە پێویستە هێزە سیاسیەکانی دیکەی کوردستان تەنها وەک مزایدەی سیاسی تەماشای گوتاری سربەخۆیی پارتی و بارزانی نەکەن، بەڵکو لەو گۆشەنیگایەوە بڕوانە ئەم مەسەلەیە کە بارزانی و پارتی بە ئاگاداری و حسابکردنی سیاسیەوە و بەرهێنانێکی سیاسیانە لە پرۆژەی سربەخۆییدا دەکەن، چونکە هەر ئەم سربەخۆییەیە کە دەتوانێت فەرمانڕەوایی ئەم حیزب و بنەماڵەیە لە داهاتوودا مسەوگەر بکات. ئەوەی مەشروعیەتی شۆڕشگێڕی هەبووە لە 1991ەوە تا ئێستا حکمی کوردستانی کردووە. ئەوەشی شانازی سربەخۆیی بۆ دەست بخات ئەوە بۆ دەیان ساڵی دیکە بۆ خۆی و نەوەکانی فەرمانڕەوایی و قەڵەمڕەوی مسەوگەر دەکات بە چڕی و بە کورتی. ئەم جۆرە لە گۆتار هەوڵێکە بۆ داگیرکردن و ڕفاندنی پرۆژەی سربەخۆیی و لەم ڕێگاشەوە داگیرکردن و ڕفاندنی داهاتوو. دەرەنجام هەر هەوڵێک بۆ سنووردارکردنی گوتاری پارتی و بارزانی وەک ئەوەی کە ئەم گوتارە تەنها و تەنها مزایدەیەکی سیاسیە و هیچی دیکە دەتوانێت بۆ چوونێک بێت کە دەرەنجامێکی کارەساتباری ببێت بۆ داهاتوو. دەکرێت لە لایەکی دیکەوە ئەوەش ڕاست بێت کە گوتاری پارتی و بارزانی لەمەڕ سربەخۆیی جۆرێکە لە داپۆشینی کێشە و قەیرانەکانی ئێستای کوردستان و هەروەها جۆرێکیشە لە ڕاکردن بەرەو پێشەوە لە دەست ئەو هەموو قەیرانانەی کوردستانیان تەنیوەتەوە. بە واتایەکی دیکە سربەخۆیی وەک وەهمێک دەستی بۆ دەبرێت لە پێناو جێهێشتنی واقعێکی مرۆیی و سیاسی و پڕ لە کێشە و قەیران کە لە ساڵانی دواییدا خەڵکی باشووری کوردستان تیایدا ژیاون. بەڵام با ڕاشکاوانە تریش بڵین، جگە لە ئەندام و لایەنگرانی پارتی خۆیان خەڵکی دیکەیش هەن کە بە زەرورەت پارتی نین، بەڵکو خۆیان بە کوردستانی و نەتەوەیی و سربەخۆخواز دەزانن، بەڵام کەوتونەتە ژێر کاریگەری و هەیمنەی گوتاری سربەخۆیی پارتی و بارزانی و باوەڕیان هێناوە بەوەی کە پارتی دموکراتی کوردستان مەبەستیەتی ڕاستگۆیانە کار بۆ سربەخۆیی کوردستان بکات. هەر ئەمەش زیاتر وامان دێ دەکات کە بڵین هەر لە ئێستاوە داهاتوو داگیرکراوە. دامەزراو لەسەر ئەو بۆچوونەی سەرەوە پێویستە گوتاری ئالترنەتیڤ واتە بەدیلی گوتارەکەی بارزانی ئەو گوتارە بێت کە جەخت لەسەر چەمکی دەوڵەتی خەڵک، دەوڵەتێک لە هەموانەوە بۆ هەموان و بە بەشداری هەموان و دەوڵەتی شانازی هەموان بکاتەوە. جگە لەوەش هەروەک پێشتر ئاماژەی پێدرا زۆر گرنگە هێزە سیاسیەکانی دیکە گوتاری پارتی و بارزانی تەنها وەک مۆزایدەی سیاسی تەماشا نەکەن، بەڵکو وەک گوتارێک تەماشای بکەن کە دەکرێت دەرهاویشتەکانی مەترسیدار بن
بۆ هەموو ئیسگە و هەنگاوەکانی بەدەوڵەتبوون لە هەنووکەدا، بەڵام زۆر بە تایبەتی بۆ سەرداهاتوو. هەرچەندە ئەوەش دەبێت پشتڕاست بکرێتەوە کە زۆر جار بەرپرسانی پارتی دەربارەی سەربەخۆیی بۆ خەڵکی کوردستان قسەیەک دەکەن، بەڵام بۆ عێراقی عەرەبی شتێکی تەواو جیاواز دەڵێن. جێگای سەرنج و تێڕامانە کە بۆ نمونە کاتێک شاندێکی باڵای هاوپەیمانی نیشتمانی شیعە سەردانی کوردستانیان کرد و لە هەولێر لە سەرەتای مانگی شوباتی 2017دا لەگەڵ پارتیدا کۆبوونەوە، ناوەرۆکی کۆبوونەوەکە بە ناڕاستگۆیی لەلایەن بەرپرسانی پارتیەوە گەیەنرایە خەڵک. لە لێدوانێکیدا فازل میرانی کارگێڕی مەکتەبی سیاسی پارتی بە میدیاکانی ڕاگەیاند کە بە ڕاشکاوانە لەگەڵ شاندەکەی هاوپەیمانی باسی سربەخۆییان کردووە، بەڵام دواتر یەکێک لە ئەندامانی شاندەکە، هشام سوهیل، ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، ڕایگەیاند کە بە هیچ شێوەیەک لە کۆبوونەوەکەدا باسی سربەخۆیی نەکراوە. هەروەها دوای کۆتایی هاتنی سەردانی شاندەکە بۆ کوردستان، حەیدەر ئەبادی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند هیچ بەرپرسێکی هەرێم باسی سربەخۆیی لەگەڵدا نەکردوون، بەڵکو تەنیا لە ڕاگەیاندنەکانەوە گوێبیستی ئەو بابەتە دەبن. ئەمانە نمونەگەلێکی ئاشکران کە زۆر جار لە باسی سربەخۆییدا دەخوازرێت هەست و نەستی خەڵک جۆش و خڕۆش بدرێت، بێ ئەوەی بتوانرێت ئەم جۆش و خڕۆشدانە سیاسەتێکی درستی لەسەر بکرێت. تەنانەت ئەم دوو ڕوویە لە گوتاری سربەخۆییدا دیسانەوە دەکرێت زیانی کوشەندە بە خودی پرۆژەی سربەخۆیی بگەیەنێت. لە ڕاستیدا چیتر ئەم مەترسیە، واتە مەترسی بە مڵکردن و ڕفاندنی پرۆژەی سربەخۆیی لەلایەن هێزێکی سیاسیەوە نابێت وەک ئەگەر و گریمانە تەماشا بکەین، بەڵکو مەترسیەکە وەک پرۆسەیەک ببینرێت کە زووتر دەستی پێکردووە. بارزانی کاتی یاسایی وەک سەرۆکی هەرێم تەواو بووە. ئەوەی ئەمڕۆ هەیە پێگەیەکی دامەزراوە لەسەر ناڕەوایەتی یاسایی و سیاسی، بەڵام لەو لاشەوە لۆژیکێک ئەمڕۆ دەخوازێت باڵا دەست بێت و پێمان بڵێت لەبەرەوەی بارزانی خەریکی پرۆژەی سربەخۆییە لێگەڕێن با هەر ئەو سەرۆکی هەرێم بێت، هەر نەبێت تا ئەو کاتەی خەونی سربەخۆیی دەگەیەنێتە کەناری ئارام. تەنانەت مەسعود بارزانی پێشتر و لەم دوایانشدا ئەوەی دووپات کردەوە کە لە دەوڵەتی سربەخۆی کوردستاندا هیچ پۆستێکی ڕەسمی ناوێت. پشتی ئەم قسەیەش ئەوەیە کە مانەوەی من هەر نەبێت تا بە مەنزڵگەیاندنی پرۆژەی سربەخۆیی گرنگ و پێویستە. لە ڕاستیدا هەر بەم لۆژیکەش ئەو کەس و هێزە سیاسیانەی ئەمڕۆ باس لە ناشەرعیبوونی پێگەی مەسعود بارزانی دەکەن و باس لە چارەسەری کێشەی سەرۆکایەتی هەرێم دەکەن، هەندێک جار بەوە گوناهبار دەکرێن کە گوایە ئەم کەس و لایەنانە دژی ڕێفراندۆم و سربەخۆیین، بە لۆژیکی ئەوەی کە ئەوان دژی مانەوەی مەسعود بارزانین لە پۆستەکەیدا، کەواتە ئەوان دژی مانەوەیەکن کە بۆ بەدەستهێنانی دەوڵەتی سربەخۆ پێویست و زەرورە. لەمەش زیاتر لایەنگرانی مانەوەی بارزانی لە پۆستەکەیدا لە دەرەوەی ڕێسا و یاسا و شریعەتی دموکراتیدا دەخوازن بڵێن کە ئەمڕۆ کێشەی سەرەکی بەلای پارتی و مەسعود بارزانیەوە ڕێفراندۆم و سربەخۆیین، نەک پۆست و پلە و پایە. جیۆپۆلیتیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە جێگایەکی زێدە ئستراتێژیدایە، لە بەرەمهۆیەش لە مێژوودا بەردەوام جێگای ململانێ بووە. لە مێژووی نێزیکدا چەند جۆرێک لە ئۆردر، نەزم یان نیزامی جیهانی دروست بووە، وەک شەڕی سارد کە تیایدا دوو زلهێزی سەردەمی جووت جەمسەرگەری واتە ئامریکا و یەکێتی سۆڤیەتی پێشوو کاریگەریان خستە بووە سەر هاوسەنگی هێز لە جیهان بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشەوە.
ئەگەر لە مێژووی جیهاندا ئاشتی دیاردەیەکی دەگمەن بوو بێت، ئەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەگمەنتر بووە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زۆر ڕووەوە لە ئوروپا دەچێت. گەرچی ئەم ناوچەیە کۆمەڵێک وڵاتی گەورەی تایە، بەڵام هیچ کام لەم وڵاتانە توانای ئەوەیان نییە کە هەژمۆنی تەواو بەسەر سەرجەم ناوچەکەدا بسەپێنن. پەراوێز بۆ ڕۆشنایی زیاتر لەسەر ئەم بابەتە بە تایبەتی کتێبی دیپلۆماسی کەسینجەر بەسوودە. کۆتایی پەراوێز. ئەم بێتواناییە وهای کردووە کە هێزەکان لە ڕکابەریەکی بەردەوامدا بن لەگەڵ یەکتردا. ئەم ڕکابەریە بەبێ پچڕان تا ئێستا بەردەوام بووە و بە ئەگەری زۆر بۆ ماوەیەکی باشیش لە داهاتوودا بەردەوام دەبێت. ئەم خەسڵەتە وهای کردووە کە بەهۆی جێگای ئستراتێژی و دەوڵەمەندی ناوچەکەوە هێزە گەورەکان تەماحی بەردەوامیان هەبێت بەرامبەر ناوچەکە، چونکە دەست بەسەرداگرتنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێگەیەکی گرنگ بە هەر هێزێک دەدات لە دنیادا. لە هەمان کاتدا لە نێوان هێزە گەورەکاندا مەترسیەکی هاوبەش هەیە، ئەویش ئەوەیە کە هێزەکان دەترسن لەوەی هێزێکی گەورە بەتەنیا دەست بگرێت بەسەر ناوچەکەدا. لەم ڕوانگەیەوە شۆڕشی کورد لە حەفتاکان نمونەیەکی گرنگە کە چۆن ئامریکا لە ڕێگەی ئێرانەوە یارمەتی کوردیدا بۆ ئەوەی کورد ببێتە فشارێک لەسەر عێراق، بۆ ئەوەی دوجار ئەم وڵاتە بە تەواوەتی نەبێتە پاشکۆی یەکێتی سۆڤیەت. کەواتە هەمیشە دوو جۆر کێبڕکێ لە ئارادایە لە ناوچەکەدا، کێبڕکێ هێزە ناوچەیەکان لەگەڵ یەکتردا لەگەڵ کێبڕکێ زلهێزەکان لەگەڵ یەکتردا. لە لایەکی دیکەشەوە هەر یەک لە هێزە ناوچەیەکان لە هەوڵی ئەوەدایە چۆن پشتیوانی و پشتگیری زلهێزەکان بەدەست بهێنێت. بەو مانایەش کێبڕکێ هێزە ناوچەیەکان سربەخۆ و دوور لە کاریگەری زلهێزەکان بەڕێوە ناچێت. بابەتێکی گرنگ لەم بارەیەوە مەسەلەی شێوازێکی نوێیە لە شەڕ و ململانێ بۆ باڵادەستی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، ئەویش یاریە مەزنە نوێیەکەیە، واتە The New Great Game. لەم چوارچێوەیەشدا ئەمڕۆ کۆمەڵێک جەنگی جیاواز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڕێوە دەچن. هەر یەک لەم جەنگانەش کاریگەریان لەسەر چۆنیەتی قاڵبگرتنی ئەم ناوچەیە هەیە، هەڵبەتە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ لەسەر کوردستانیش هەیەتی. جەنگێک لە ئارادایە بۆ سەپاندنی هەژمۆن یا باڵادەستی لە نێوان سوننە و شیعەدا کە چەند خاڵێکی ڕوبەڕووبوونی هەیە: ئێران سەعودیە، هەروەها ئێران تورکیا. هەندێک جاریش ئەم ململانەیە وەک ململانێ دوو هیلالی ئیسلامی دەردەکەوێت، هیلالی سنی بە پێشڕەوی سەعودیە و قەتەر و تورکیا لە بەرانبەر هیلالی شیعی بە ڕابەرایەتی ئێران. لێرەدا گرنگە ئەوە بڵین کە ئوردوگای یا جەمسەری سوننە و ڕۆڵی سەرکردایەتی کردنی پڕکێشەترە بە بەراورد لەگەڵ ئوردوگای شیعەدا، کە گومان ناکرێت لە پڕتوانایی و تۆکمەیی ئەو سەرکردایەتیەی کە ئێران لە هیلالی شیعیدا دەیکات. وها دیارە کە هیچ هێزێکی ناوچەیی توانای سەپاندنی هەژمۆنی بە تەواوەتی لە ناوچەکەدا نەبێت، تەنانەت ئەگەرێکی بەهێزە کە لە داهاتووشدا ئەم حاڵەتە بەردەوام بێت. لە کاتێکدا جەمسەری سوننە لە دنیادا لە قەیراندایە، جەمسەری شیعە بەرەو خۆسەپاندن و بەهێزبوونی زیاتر دەچێت. لە ئێستادا هێماکان ئەوە دەردەخەن کە ئێران لە هەموو هێزە ئیقلیمیەکان زیاتر دەرفەتی باڵادەستبوونی لە ناوچەکەدا هەیە. ئێران زۆر زیرەکانە سوودمەند بووە لە ڕووداوەکانی ناوچەکە، لەم ڕووداوانەش تێکشکان و لاوازبوونی عێراق. بە تایبەتی لە سێبەری جەنگ دژی داعش هەندێک لەو کارانەی ئەنجامدا کە پێشتر ئاسان نەبوون لە هەر بارودۆخێکی ئاساییدا جێبەجێیان بکات. ئەگەر هەرێمی کوردستان یەکەیەکی بەهێزی یەکگرتوو و بێلایەن نەبێت، ئەوە دوور نییە بەسەر ئەم دوو جەمسەرەدا، واتە جەمسەری شیعە و سوننە پەرت ببێت. لەلایەکی تریشەوە دەکرێت هەرزوو بڵین کە چەند هێمایەکی ئەم دابەشبوونە دەرکەوتوون،
بۆیە چارەسەرکردنی ئەم جەمسەرگیریە لە ناوخۆی کوردستان پێویستی بە هەنگاوی جددیە ئەگەر بخوازرێت کوردستان لە داهاتوودا پارێزراو بێت لە لایەنگری بۆ هەر کام لە جەمسەرەکان، لایەنگریەک کە دەکرێت بۆ کورد بە کارەسات تەواو ببێت. پەراوێز لە لێکۆڵینەوەیەکدا کە نزیکەی 2 ساڵ بەر لە ئێستا بڵاو بووەتەوە، بورهان یاسین هەوڵ دەدات پێشبینی ئەم پێشوەچوونە بکات و بە جەختکردنەوەی لەسەر ڕۆڵ و کاریگەری 2 مەسەلەی گرنگ، واتە دەرکەوتنی حەشتی شەعبی و چارەنووسی مووسڵ لەسەر ئەگەری چڕبوونەوەی جەمسەرگیری نێوان تورکیا و ئێران و ئەگەری ئەوەشی کە کورد نەتوانێت لەم جەمسەرگیریەدا بێلایەن بمێنێتەوە. بڕوانە یاسین دێ بورهان 2015 کوردستان لە ڕوبەڕووبوونەوەی داعشدا. ڕوودا و ئەگەرە فرەڕەهەندەکان لە بەرواری 19/1/2015 لە ماڵپەڕی نووسەردا www.burhanyasin.com بڵاو بووەتەوە. ئەم لێکۆڵینەوەیە دواتر لەلایەن دەستگای ئەندیشەوە وەک کتێب بڵاو بووەتەوە. کۆتایی پەراوێز دەرەنجام بە کورتی و پوختی پرسی سربەخۆیی باشووری کوردستان دەبێت ئەمڕۆ بە پەیوەندی لەگەڵ ئەم 2 پرۆژە ئیسلامیە، واتە پرۆژەی شیعی و پرۆژەی سونی و ململانێ لە نێوانیاندا ببینرێت. پرسیاری هەرە گرنگیش لەم پەیوەستەدا ئەوەیە کە ئایا هەرێمی کوردستان دەتوانێت بێلایەنی خۆی لەم 2 جەمسەرەتایفیەدا مسەوگەر بکات؟ ئایا ناچار دەبێت پاڵ بدات بە لایەکەوە یان پەر دەبێت بەسەر هەردوو لادا؟ لێرەدا بە ئاسانی دەتوانین بڵین چەند فاکتەرێک هەن کە دەبنە هۆی دابەشبوونی کورد بەسەر ئەم 2 جەمسەرەدا. 1. بوونی کێشەی دەسەڵات لە ناو هەرێم ڕێگا خۆشکەرە بۆ پەرتبوون بەسەر ئەم 2 جەمسەرەدا. 2. بوونی کێشە لە نێوان هەرێم و بەغدا کە لە بەرانبەریشدا لایەنی کوردی یەکدەست نییە. 3. مەیلی لایەنێکی سیاسی بۆ قۆڕغکردنی فەزای سیاسی لە باشووری کوردستان، بە واتایەکی دیکە خواستی باڵا دەستبوونی ڕەهای ئەو هێزە ڕێگا خۆشکەرە بۆ ئەوەی ئەو هێزە پاڵ بدات بە جەمسەرێکەوە لە پێناو مسەوگەرکردنی باڵادەستی لە ناوەوەی هەرێمدا. 4. لە ڕووی مێژوویەوە ساڵانێکی زۆرە لە باشووری کوردستان کەلتورێکی سیاسی جێگیر بووە، ئەویش ئەوە بووە کە هاوپەیمانی لەگەڵ داگیرکەرێکی دیکەدا بۆ ڕزگاربوون لە ڕێژیمی بەغدا. هەندێک جاریش ئەم جۆرە لە هاوپەیمانیە کراوە لە پێناو زاڵبوون بەسەر هێزێکی دیکەی سیاسیدا بۆ بەدەستهێنانی باڵادەستی لە تەواوی پانتایی ناوماڵی کورد خۆی. ئەمڕۆژ ئەم کەلتورە سیاسیە ئامادەیەکی بەهێزی هەیە لە ئاراستەکردنی پەیوەندیە ئیقلیمیەکاندا. 5. جغرافیای سیاسی هێزە سیاسیەکانی کوردستان ڕوو لە دەرەوەی هەرێم بە درێژایی ئەزموونی باشووری کوردستان لە 26 ساڵی ڕابردوودا شێوە دابەشبوونێکی پێوە دیار بووە و هیچ هێمایەک نییە بەوەی کە ئەم حاڵەتە لە داهاتووشدا بەردەوام نەبێت. بۆ نمونە ئێمە ناتوانین بڵین کە پەیوەندیەکانی تورکیا و هەرێم هی هەموو هەرێمی کوردستانە لەگەڵ ئەو وڵاتەدا، بەڵکو ئەم پەیوەندیە ڕێک لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە دەستی بەسەردا گیراوە و هەر لە بەرژەوەندی ئەم حیزبەشدا ئاراستە دەکرێت. لەلایەکەوە ئەمە هەمووی لە چوارچێوەیەکدا ڕوودەدات، لەلایەکی دیکەشەوە هەموو هێزە سیاسیەکانی کوردستان بە ڕووکەش بە ئاگان لە ئەجندای سەرەکی هێزە ئیقلیمیەکان کە بریتیە لە هێشتنەوەی کورد بە پەرتی و پەرتەوازایی، کەچی ئێستاش هەر نەبێت بەشێک لەو هێزە سیاسیانە بەشێکی چالاکن لەو ئەجندایەی پەرتکردن. جەنگێکی دیکە جەنگی بۆریەکانە. هەر سێ وڵاتی ئێران و رووسیا و قەتەر خاوەن گازێکی زۆرن و بە دوای کڕیار و ڕێگای هەرە گونجاوی ناردنە دەری گازدا دەگەڕێن و هەوڵی قۆڕۆغکردنی بازار دەدەن. جەنگ و ململانیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەریان هەیە لەسەر یەکەم ڕێڕەوی ئەم گازە، دووەم بڕی ئەم گازە. بۆ کورد
بە ئەگەری زۆر هیچ کام لە وڵاتانی خاوەن گاز حەز ناکەن هەرێمی کوردستان ببێتە سەرچاوەیەکی دیکەی گاز بۆ بازاری تورکیا و ئەوروپا. لە هەمان کاتیشدا شەڕ هەیە لەسەر ئەوەی کێ باڵادەستە بەسەر خاکدا. ناسنامەی هێزی باڵادەست لەو خاکەدا بڕیاردەرە لەسەر ئەوەی کە گازی کێ بەوێدا تێبپەڕێت. لە هەمان کاتیشدا بڕیاردەرە لەوەی کە بۆری گازی کێ بەوێدا تێ نەپەڕێت. گاز پێویستی بە کۆمەڵێک ئامادەکاری هەیە. ئاسایشێکی سەقامگیری درێژخایەن، ڕێکەوتنێکی یاسایی، جیاکاری نێوان سیاسەت و ئابووری و بەردەوامی. لەم ڕووەوە هەر یەک لە وڵاتانی ناوچەکە کۆمەڵی کێشەی هەیە. گازی هەرێم لە زۆر ئاستا لە قاڵب دراوە و لە پرۆسەیەکی ئەمنی سیاسیدا کە لە گرێبەستی 50 ساڵەی نێوان تورکیا و هەرێمدا خۆی دەبینێتەوە. ئەم پرۆژەیە دەکرێت بەشێکی گەورەی پرۆسەی بەستنەوەی هەرێم و تورکیا بێت بە ئامانجی دابینکردنی گازی هەرزان 3 قات هەرزانتر لە گازی ئێران. جەنگی دانیشتوان یەکێکی دیکەیە لە جەنگەکانی ئەمڕۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەم شێوازەش لە ململانێ درێژکراوەی ململانەیە لەسەر هەژمۆن. لە جەنگە جۆراوجۆرەکاندا لەسەر دانیشتوان دمۆگرافیای ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕێت کە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کاریگەری دەبێت لەسەر کۆمەلگای کوردی و کوردستان لە هەموو ئاستێکدا. کورد لە نێو ئەم کێبڕکێدایە و خاکەکەی جێگای تەماح و تەراتێنە، چونکە کوردستان بە زاراوەی جیۆپۆلیتیک خاکێکی سنووری واتە بۆردرلاینە. بۆیە سربەخۆیی کوردستان وەک سربەخۆیی جێگاکانی دیکەی دنیا نابێت، بەڵکو جێگای بایەخێکی زۆری هێزە ناوچەیەکان و هێزە جیهانیەکان دەبێت و بەم پێیەش بە ئەگەری زۆر پرۆسەیەکی پڕمەترسی و ئاڵۆز دەبێت. تەنانەت بە ئەگەری زۆر لە داهاتووشدا ئەم حاڵەتە بەردەوامی دەبێت. بە تایبەتی ئەمە لە چرکەساتێکی وەک ڕاگەیاندنی سربەخۆیی تونتر و زەقتر دەبێتەوە، بگرە دووریش نییە بگا بە ترووبکێکی مەترسیداری چاوەڕوان نەکراو. بۆیە دەکرێت بیر لەم پرسیارانە بکرێتەوە. 1. ئایا جیابوونەوەی کوردستان لە عێراق بۆ هاوسەنگی هێز و ململانەی هێزەکان لە ناوچەکە چی دەگەیەنێت و چی کاریگەریەکی لەسەر ئەو هاوسەنگیە دەبێت؟ 2. ئایا کام لە هێزە جیهانی و ناوچەیەکان سوودمەند دەبێت و کامیان زەرەرمەند دەبێت لە سربەخۆیی باشووری کوردستان؟ ئایا لە ئەنجامدا ئەم هێزانە چۆن مامەڵە لەگەڵ ئەم سوود و زیانەدا دەکەن؟ لەلایەکی دیکەوە دیوی ناوەوە یا ناوخۆی کوردستان یەکجار گرنگە بۆ شێوازی ڕنگدانەوە و ململانەی هێزە ناوچەیی و جیهانیەکان و دواتر کاریگەری ئەم ڕنگدانەوەیە لەسەر پرسی سربەخۆیی. بە کورتی و بەچڕی ئەم دیوی ناوەوەیە یەکگرتوو و یەکدەست نییە و بەم پێش لە بەرانبەر ڕۆڵ و کاریگەری هێزە ناوچەیی و جیهانیەکان خاوەن هەمان دید و هەڵوێست نییە. ئەمە درزێکی جددیە و ئەم درزەش کەناڵێکی ئاسانە بۆ ئەوەی هێزە ناوچەیەکان پیایدا بپەڕنەوە ناوەوەی ماڵی کورد. ئەم درزە ئەو ژینگەیەیە کە تیایدا هێزە ناوچەیەکان بە ئاسانی دەتوانن پلانەکانیان جێبەجێ بکەن. هەروەک شارەزایەکی بواری مەسەلەی کورد جەخت دەکاتەوە پەرتەوازەی بەردەوامی ناوماڵی کورد دیارترین ڕێگا خۆشکەر بووە بۆ وڵاتانی دراوسەی کورد کە دەست بخەنە ناو کاروباری کوردەوە و هەندێک جاریش لە ناویاندا شەڕی لەبر پرۆکسی وۆر بخڵقێنن. پەراوێز ڕۆبین مایکل 2016 لاپەڕەی 25 کۆتایی پەراوێز. بە شێوەیەکی گشتی ئەم دۆخە لە هەمان کاتدا پڕە لە ڕێگری بەڵام لە دەرفەتیش. هەر بۆ نمونە پێشتر رووسیا و تورکیا پەیوەندیەکی زۆر باشیان هەبوو، بەڵام بەهۆی شەڕی رووسیاوە پەیوەندیەکەیان تێکچوو. اینجا جارێکی دیکە بەرەو باشی چووەتەوە. بە تێکچوونی ئەم پەیوەندیە رووسیا دەستی کراوەیە لە پشتیوانیکردنی کورد لە ڕۆژاوە، بەڵام لە هەمان کاتدا مەترسی هەیە
بۆ هاتنە ئارای ڕێکەوتنێکی نێوان ئەم دوو هێزە لە شێوەی ڕێکەوتنە پشتکێنەکەی جەزایر لە 1975 هەروەک چۆن لە حاڵەتی باشووری کوردستاندا ئەگەری ئەوە بەردەوام هەیە کە بەغدا و ئەنکەرە بگەنە ڕێکەوتنێکی لەو جۆرە. ڕاستە پرسیاری ئەوەی ئایا ئەگەری ڕوودانی ئەم جۆرە ڕێکەوتنانە چەندە گرنگن، بەڵام لەوە زۆر گرنگتر ئەوەیە ئایا کورد چۆن دەتوانێت ڕێگری لە ڕوودانی سناریۆی لەم جۆرە بکات. ئایا چۆن ئامادەیی بۆ ئەوە بکات کە لە چرکەساتی ڕوودانی ڕێکەوتنی لەو شێوەیە بە کەمترین زیان دەربچێت. هەوڵدان بۆ وێناکردنی سناریۆەکان و بەرهەمهێنانی ئاگایی لەبارەیانەوە هەنگاوێکی سەرەتاییە، بەڵام هەنگاوێکی گەورەشە بۆ کەمکردنەوەی زیانیان لە کاتی ڕوودانیاندا. بە مانایەکی دیکە دۆخی ناوچەکە لە بارێکی شلدایە، واتە هاوسەنگی و لاسەنگی زوو دێنە ئاراوە و زووش هەڵدەوەشێنەوە. بەڵام ئەم دۆخە شلیە هەمیشەیی نییە، بەڵکو لە دۆخێکدا سەقامگیر دەبێت کاتێک بەتایبەت هێزە دەستکەلەکان لاواز دەبن و هێزە ئیقلیمیەکان لەگەڵ هێزە جیهانیەکاندا دەگەنە بەرژەوەندی هاوبەش. کورد بەبوونی شلۆقی قازانج دەکات، بەڵام بۆ هەمیشە نا. بۆیە شلی دۆخەکە یان شلۆقی ساتە وەختێکی دەرفەت ئامێزە. بەپێی هەندێک بۆچوون هەرگیز کورد وەک ئێستا نێزیک نەبووە لەسەر بەخۆی. پەراوێز بڕوانە بۆ نمونە ڕۆبین مایکل 2016 لاپەڕەی 23 کۆتایی پەراوێز. بەپێی هەندێک بۆچوون هەرگیز کورد وەک ئێستا نزیک نەبووە لەسەر بەخۆی. بە هەر حاڵ زۆر گرنگە کە ئەم دەرفەتە بۆ بەرژەوەندی بچووک نەکرێتەوە و قوربانی پێ نەدرێت. چوار کوردستانی سربەخۆ لە ناوەوە بنیادنان لە دەرەوە دانپیانان. یەکێک لە کێشە سەرەکیەکانی مەسەلەی سربەخۆیی باشووری کوردستان ئەوە بووە کە ئەم مەسەلەیە زیاتر لە ئاستی گۆتاردا ماوەتەوە، لەگەڵ بوونی کۆمەڵێک بنیادی تایبەت کە تەنها بۆ یەکێتی و پارتی دەبێت بۆ ئەوەی بتوانن بەردەوامی بە حوکمی خۆیان بدەن. هەڵسەنگاندنی هەردوو گوتار و بنیادی تایبەت بەرەو ئەو ئامانجەمان دەبات کە دەوڵەتی کوردی دەوڵەتێکی سنوورداری دوور لە خەڵکی و نوخبەوی دەبێت. گوتاری پارتی بە تایبەت هەتا بێت تەسکتر دەبێتەوە و بە شەخصی دەکرێت. ڕۆژی 23 کانونی دووهەمی 2007 ڕۆژنامەی ئەل-شەرق ئەوسەتی نزیک لە باڵی سوننە و سەعودیە دیدارێکی لەگەڵ مەسعود بارزانیدا ئەنجام داوە کە تیایدا دەڵێت ئەگەر جارێکی دیکە مالکی ببێتەوە بە سەرۆکوەزیران ئەوە من دەوڵەت ڕادەگەێنم. جا چ دەبێ با ببێت؟ شێوازی دەربڕینەکە سەرتاپای لە بارێکی دەرونی ناسەقامگیر و دۆخێکی ئەقڵی خێڵەکی و تێگەیشتنێکی تەسک بۆ پرۆسەی بەدەوڵەتبوون هاتووە. زەقکردنەوەی مەسەلەی سربەخۆیی بەم جۆرە پێگەی مالکی لە ناو شیعەدا زیاتر پتەو دەکات و هەماهەنگی دروست دەکات لە نێو شیعەدا تا پێچەوانەکەی. بە ئاستێک ئەگەر شخصی مالکیش نەبێتەوە بە سەرۆک وەزیران ئەوە کەسێکی دیکە دەبێت، ئەگەر لە مالکیش نزیک نەبێت ئەوە دیسان ناتوانێت بە ئاسانی لەسەر گوتاری یەکپارچەی خاکی عێراق هیچ سازشێک بکات. ئەم پێشوەچوونەش هاوکاتە لەگەڵ لێدوانی بەرپرسێکی سەربازی ئێرانی لە سنە دژ بە بوونی قونسوڵخانەی سەعودیە لە هەولێر. کورد ناچارە لەگەڵ عێراقدا ڕێک بکەوێت. عێراقیش بەبێ ڕەزامەندی ئێران سازش ناکات.
ئەگەر سیاسەتی کوردی بەم جۆرە بێت ئەوە زیاتر ئێران و عێراق پێکەوە گرێ دەدات دژ بە سربەخۆیی کوردستان. لە ڕاستیدا کورد لە باشوور لە 26 ساڵی حکومڕانی خۆیدا نەک هەر سەرکەوتوو نەبووە لە پڕکردنەوەی ئەم 26 ساڵە بە ناوەڕۆک کە هی خۆ ئامادەکردن بێت بۆ چرکەساتی سربەخۆیی، بەڵکو زۆرێکیش لە بنەماکانی بەدەوڵەتبوون و بەنەتەوەبوون و پرۆژەی ڕێکخستنی فەزای نەتەوە لە ڕێڕەوی ئەم ساڵانەدا تێکشکێنراون. تێکشکاوی سیستم و پەرتەوازەیەکەی زۆر بە تایبەتی لە 5 ئاستدا دەردەکەوێت. لە ئاستی سیستمی سیاسی لە ناوەوە، پەیوەندیەکان لە ئاستی کوردستانی مەزندا، لە ئاستی پەیوەندیەکان لەگەڵ بەغدا، لە ئاستی پەیوەندی ئەقلیمیەکان و لە ئاستی پەیوەندیە نێودەوڵەتیەکان. شکستی ڕێکخستنی فەزای نەتەوە لە 12 ئۆکتۆبری ساڵی 2015دا گەیشتە لووتکەیەکی زۆر مەترسیدار. بەڵام شکستی هەرە گەورە ئەوە بووە کە مرۆڤەکان ئامادە نەکراون بۆ هەنگاوێکی گرنگ و چارەنووسسازی وەک سربەخۆیی. تەنانەت ئەمڕۆ زۆرێک لە خەڵکی کوردستان خەریکن لەوە دەسڵەمێنەوە کە باسی سربەخۆیی بکەن. بەڕادەیەکی زۆر بەهۆی بێزاری لە دەسەڵاتێک کە شانازی و ناسنامەکەی بووەتە گەندەڵی. باسکردنی سربەخۆیی لەلایەن دەسەڵاتێکەوە کە تاسەر ئێسقان گەندەڵە لە بری ئەوەی ببێتە مایەی شانازی بۆ تاکەکان بە پێچەوانەوە بووەتە مایەی بێزاری. لە کایەی ئەم سیستەمە گەندەڵەدا دەوڵەت مانای گەڕانەوەی سامان و خاک و ئاسایش و ئازادی بۆ خەڵک نییە. ڕزگاربوونی یەکجارەکی نییە لە هێزی دەرەکی. چونکە دەوڵەت وەک دەسەڵاتی باشووری کوردستان تێی دەڕوانێت. ئامرازێکە بۆ ڕزگاربوون لە بەغدا، بەڵام هەمان ئامراز لە هەمان کاتدا هی وابەستەبوونیشە تا ئاستی داگیرکاری بە هێزێکی دەرەکی دیکە واتە تورکیا لە پێناو بردنی هەرچی زیاتری سامانی وڵات و بەشکردنی لەگەڵ ئەو هێزەدا. کوردستانێکی گەندەڵی سربەخۆ بە ئەگەری زۆر لە وڵاتە شکست خواردووە ئەفریقیەکان خراپتر دەبێت، بە هەرحاڵ باشتر نابێت. لە باسی بەدەوڵەتبوون بە بەراورد لە نێوان ئەزموونی جوولەکە لە فلستین و ئەزموونی کوردی لە باشووری کوردستان دەری دەخات کە ئەم ئەزموونە کوردیە چەندە کڵۆڵ و تەنانەت شکست خواردووە. لێرەدا مەبەست نییە کە بەراوردێکی تێر و تەسەل بکەین، بەڵکو تەنها یەک نمونە بۆ بەراوردکردن دەهێنینەوە. جووەکان لە سەرەتای سەدەی ڕابردوو 30-40 ساڵ بگرە لە هەندێک حاڵەتدا 50 ساڵیش بەر لە ڕاگەیاندنی دەوڵەتی ئیسرائیل کۆمەڵێک هەنگاوی زۆر گرنگیان هاویشت بە ئاراستەی بەدەوڵەت بوون. کاتێک گەیشتنە ساڵی ڕاگەیاندنی دەوڵەتی ئیسرائیل لە 1948 ئەم دەوڵەتە هەرزوو هەموو پێداویستیە دامەزراوەیەکانی فراهەم بوون. تەنها وەک نمونە لە ساڵی 1990 نەک هەر یەک سەرکردە بەڵکو 2 سەرکردەی ئەو کاتەی زایۆنیستەکان پرۆژەیان داوە بە سەرۆکی ئەو کاتەی ئامریکا، ڤێدرۆ ڤیلسن، دەربارەی ئەوەی کە دەوڵەتی جوو لە داهاتوودا لە فەلەستین بەرەوڕووی کێشەی کەم ئاوی دەبێتەوە. لەبەر ئەوەش ئەو ناوچانەی کە دوایی بوون بە بەشێک لە خوارووی لوبنان خوازراوە بە پێی ئەم 2 پرۆژەیە ببنە بەشێک لە دەوڵەتی داهاتووی جوو کە دوجار لە فەلەستیندا دەمەرزێت. بەڵام ئەمڕۆ پاش نزیکەی 100 ساڵ لەو مێژووە هێشتا مەسعود بارزانی ڕێگرە لە دروستکردنی بەنداوی بێخمە بە بەهانەی ئەوەی چەند لادەیەکی ناوچەی بارزان ژێر ئاو دەکەون، کەچی بەغدا ئامادە بووە هەر هەموو تێچووی ئەم بەنداوە کە نزیکەی 10 ساڵ بەر لە ئێستا ئەم بڕەپارەیە دەیکردە دەوروبەری 5 میلیارد دۆلار بدات. لە حاڵەتی بە ئەنجام گەیاندنی ئەم بەنداوە دەکرا نەک هەر وزەی کارەبا بۆ هەرێمی کوردستان مسەوگەر بکرێت، بەڵکو زیادەشی لێ بفرۆشرێت. جگە لەوەی سەرچاوەیەکی گرنگ دەبوو بۆ بوژانەوەی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان.
لە ڕاستیدا یەکێک لە کەماسیەکانی ناسیۆنەلیزمی کوردی ئەوە بووە کە بەردەوام هۆکاری دواکەوتنی دەوڵەتی سربەخۆی کوردستانی بە هۆکارە ناوچەیی و جیهانیەکانەوە گرێداوە و زۆر کەمتر دەستی بۆ کێشەکانی ناوخودی ناسیۆنەلیزمی کوردی و کڵۆڵی لە ماهیەتی ئەم ناسیۆنالیزمەدا بردووە. ئێمە باوەڕمان وایە ئەگەر کورد لە باشوور خاوەنی ناسیۆنالیزمێکی تەندروست بووایە لە ماوەی 26 ساڵی ئەزموونی کوردیدا ئەوە بێگومان باشووری کوردستان ئەمڕۆ لە جێگە و پێگە و ئیستگەیەکی تەواو جیاوازدا دەبوو لەوەی کە ئەمڕۆ تایەتی. نەک هەر ئەوە بەڵکو هەندێک لە ڕووداوە تراژێدیەکانی ئەم 26 ساڵە ڕوویان نەدەدا لە پێش هەمووشیانەوە شەڕی خۆکوژی واتە براکوژی پەراوێز. تا ئەو جێگەیە ئێمە ئاگادار بین بۆ یەکەم جار بورهان یاسین چەمکی شەڕی خۆکوژی لە بری شەڕی براکوژی بەکار بردووە لە گۆتارێکدا لە ماوەیەکی کەم دوای دەستپێکردنی ئەو شەڕە لە 1/5/1994. بڕوانە یاسین دێ بورهان شەڕی خۆکوژی لە کوردستانی باشوور بووە چەند تێبینیەک، ڕۆژنامەی هەنگاو کانونی یەکەمی 1994 و دواتر لە کتێبی نووسەر بە ناوی ئەوەی ئەمڕۆ سیاسەتە سبەی مێژووە 2002 لە لاپەڕەی 169 تا 180دا بڵاو بووەتەوە. کۆتایی پەراوێز لە پێش هەمووشیانەوە شەڕی خۆکوژی یا براکوژی و دوو ئیدارەیی و هدت بۆ ساڵانی داهاتوش وەک زام و درزێکی مەترسیدار لە کەسایەتی و یادەوەری مرۆڤی کورددا دەمێنێتەوە. ئەم زامە لە ڕۆژی 12 تشرینی یەکەمی ساڵی 2015 بە شێوەیەکی زۆر ئازاربەخش کولێنرایەوە. دوای ئەم ڕووداوە دوو چمکی بازگەی دێگەڵە و بازگەی پردێ وەکو دێوەزمە لە وێناکردنی دەسەڵاتی کوردی و یادەوەری خەڵکی باشووری کوردستاندا دەردەکەون. ئەم دەرکەوتنە گزارشتە لە کڵۆڵی ئەو ناسیۆنالیزمە و لەتکردنێکی مەترسیداری کەلتوری و کۆمەڵایەتی و دەرونی کەسایەتی کورد. ئێمە ئەم پرۆسەیە ناودەنین کوردایەتی دژ بە کورد خۆی، زۆر جاریش کوردایەتی لە خزمەت ئەوانی دیکەدا لەوانەش داگیرکەران. ئەگەر ناسیۆنالیزم ئەرکی بنیادنانی خەڵکێکە لە فۆرمی نەتەوەدا بۆ ئەوەی لە شێوازێکی مۆدێرندا بتوانن بە باشی لە پرۆسەی دەوڵەتداریدا پێکەوە کار بکەن، ئەوە ناسیۆنالیزمی کوردی بریتی بووە لە ڕەفاندنی ئەم گوتارە بۆ ناو لەپی هەندێک نوخبە فئۆدالەکانی کورد بۆ دژایەتیکردنی هاتنە ئارای هەر فۆرمێکی مۆدێرن لە کوردبوون. ترسناکی کوردایەتی دژ بە کورد لەوەدایە کە ژەهرێکت دەرخوار دەدات بە ناوی هەنگوێنەوە. لە کاتێکدا پێویستە کوردایەتی دژ بە پەرتبوون بێت، بەڵام ئەو پەرتت دەکات. لە کاتێکدا کوردایەتی تێکۆشانە بۆ هاوتابوون لەگەڵ ئەوانی دیکەدا نەک کەمتر لەوانی دیکە و نە زیاتر، کوردایەتی دژە کورد واتە کوردایەتی زۆرێک لە دەسەڵاتدارانی ئەمڕۆی باشووری کوردستان کورد دەکاتە پاشکۆ و دەستکەڵاو ئامرازی ئەوانی دیکە. بێبوونی نەتەوە گەندەڵی لە ناو ناچێت، حکومداری داد پەروەر نایەتە ئاراوە، متمانە لە کۆمەلگادا دروست نابێت. کۆمەلگا بە بێ متمانە بە یەکتر لە نێو تاکەکانیدا ناتوانێت لە ڕووی ئابووری و سیاسی و ئیداریەوە ببوژێتەوە. وەک فرانسیس فۆکۆیاما لە کتێبی باوەڕدا پێمان دەڵێت. بە مانایەکی دیکە ئەم ڕۆژ ئێمە تەنها وەک زەمنێکی مجەڕەد ئەم 26 ساڵەمان جێهێشتوون، چونکە هێشتا تەواوی کێشەکانی 26 ساڵی ڕابردوو بگرە هەندێکیشیان بە چڕبوونەوە بە کۆڵی خەڵکی کوردستان و کەسایەتی کوردی، دەسەڵاتی کوردی و ناسیۆنالیزمی کوردیەوەن. کورد لە هەمان کاتدا لە دوو زەمەنی جیاواز و دژ بە یەکدا گوزەر دەکات. زەمنێکیان هی تێکشکاندنی هەموو بنەماکانی نەتەوەسازی و نیشتمانسازی و دەوڵەتداریە کە لە ڕێگای لە کارخستنی پەرلەمان بە لووتکەیەکی زۆر مەترسیدار گەیشت، بەڵام زەمنێکیشیان هی گۆتاری سربەخۆیی و ئامادەکاری بۆ دەوڵەتی سربەخۆیە. یەکەمیان لە ڕووی کرداریەوە ئەو واقعەتاڵەیە کە باشووری کوردستانی تایە،
بەڵام دووەمیان لە باشترین حاڵەتدا دروشمێکی سیاسی سەرپێییە، تەنانەت دروشمێکیشە کە مەبەستلەی شاردنەوە و پەردە پۆشکردنی ئەم زەمەنە یا واقعە تاڵەیە و ڕاکردنە لێی. بەردەوامی ئەم حاڵەتە گەورەترین مەترسیە لەسەر پرۆژەی سربەخۆیی باشووری کوردستان، نەک بە زەرورەت هاوکێشە ناوچەیی و جیهانیەکان. بە واتایەکی دیکە دیاردە نێگەتیڤەکان لە ناواخنی ناسیۆنالیزم و دەسەڵاتی کوردیدا درێژ دەبنەوە بۆ دەرەوەی سنوورەکانی هەرێم و هەر ئەم دیاردە نێگەتیڤانن کە دەبنە باوەشێکی کراوە و ژینگەیەکی لەبار بۆ دەستوەردان و تەراتێنی هێزە ناوچەییەکان لەو ناوخۆیە کوڵەدا لە قوڵایی ئەو ماڵەی کە پێ دەبێژین کوردستان. نەتەوەگەری، ناسیۆنالیزمی کوردی، کوردایەتی. ڕەنگە چەمکی ناسیۆنالیزم بۆ کوردایەتی نەگونجاو بێت، بە هەر حاڵ بێگومان گونجاو نییە لەگەڵ ئەو شێوازە لە کوردایەتی کە تا ئێستا ئاراستەی سیاسی و ئایدیۆلۆژی بزافی کوردەواری پێکهێناوە. بەگشتی ناسیۆنالیزم سەدایەکی وەهای هەیە کە بریتیە لە پرۆسەی خۆ یەکسان بینین لە بەرامبەر نەتەوەکانی دیکەدا. بەڵام کورد لە قۆناغی هاتنە بووندایە، لە دۆخێکدایە کە دانپیانەنرا و پەراوێز و کۆلۆنی کراوە. لێرەدا کورد ئاگایی و توانا و دەستگا و ئایدیۆلۆژیای ئەوەی نییە بۆ ئەوەی بتوانێت ئەو یەکسانیە لەگەڵ نەتەوەکانی دیکەدا بهێنێتە دی. بۆیە دۆخی کوردستان زیاتر بریتیە لە هەوڵ و کۆشش بۆ هاتنە دەرەوە لە بنەما و قاوخە نامۆدێرنەکان، تۆ بڵێ تەقلیدیەکان، بۆ پێکەوە بوون لە شێوازێکی مۆدێرندا کە ئەویش نەتەوەیە، هەڵبەتە بە مانا مۆدێرنەکەی ئەم چەمکە. دەکرێت لە ڕووی ئەنترۆپۆلۆژیەوە ئەو پرسیارە بوروژێنرێت: شێخبوونی هەردوو بنەماڵەی باڵادەست لە کوردستان چ جۆرە پەیوەندیەکی هەرەمی دەهێنێتە ئاراوە لە نێوان شێخ و ئەوانەی لە ئەدەبیاتی ئایندا بە مسکین واتە ڕەش و ڕووت ناسراون. هەروەها دەکرێت ئەگامبینانە بیر لە چەمکی ڕەش و ڕووت بکرێتەوە وەک وەرگێڕانێک بۆ چەمکی ژیانی ڕووت. ناسیۆنالیزم لە دیدی زانستی سیاسی، سۆسیۆلۆژیا و سۆشیال ئەنترۆپۆلۆژیدا چەمکێکی پڕکێشەیە. یەکێک لە پێناسە گرنگ و سەرنجڕاکێشەکان ئەوەیە کە ناسیۆنالیزم ئەو ئایدیۆلۆژیا پرۆگرامە سیاسیە و بزافە کۆمەڵایەتیەیە کە گەلێک مۆبیلیزە دەکات بۆ ڕاگوزەر لە حاڵەتی بەیەکەوە بوون لەسەر بنەمای هەست و نەست و هەندێک ڕەگەزی دیکە بۆ حاڵەتی بەدەستهێنانی بەرژەوەندیە نەتەوەییەکان و سەروەری و دەسەڵاتی نەتەوەیی نیشتمانی. کاتێک ئەم سەروەریەشی بەدەستهێنا، ناسیۆنالیزم دەبێتە ئەو ڕێڕە و ئامرازە کە ئەو سەروەری و دەسەڵاتە دەپارێزێت و گەشەی پێدەدات لەسەر بنەمای نوێبوونەوە لە ناوەڕۆک و ماهیەتی ناسیۆنالیزمدا. زۆر جاریش نوێبوونەوە لە ناوەڕۆک و ماهیەتی ناسیۆنالیزمدا شانبەشانی گۆڕانکاری لە ماهیەت و ئەرکەکانی دەوڵەتدا ڕوودەدات. لە ئەدەبیاتی کوردیدا ناسیۆنالیزمی کوردی بەگشتی وەها نابینرێت کە بریتیە لە پرۆسەی بنیادنانی نەتەوەی کورد و بەدەستهێنانی دەسەڵاتێکی نیشتمانی سەروەر، واتە کوردستانێکی سربەخۆ. ئەمە بە هەر حاڵ دۆخی باڵادەست بووە لە دوای جەنگی دووهەمی جیهانیەوە کە دروشمی کوردایەتی بەتایبەتی لە باشوور و ڕۆژهەڵات دەبێتە ئۆتۆنۆمی بۆ کوردستان و دموکراسی بۆ عێراق یان ئێران. لە ڕووی چەمکی زانستیەوە ناسیۆنالیزم بۆ ئەو پرۆسەیەی لە کوردستان ڕوودەدات نەگونجاوە، چونکە ناسیۆنالیزم بەگشتی بە مانای هەستی باڵایی و یەکسانبوون لەگەڵ نەتەوەکانی دیکە دێت.
بەم واتایەش یەکەم ڕزگاربوون لە کەمتربوون و لە خواردتربوون بە بەراورد لەگەڵ گەلانی خاوەن دەوڵەت. دووەم یەکسانبوون بۆ نەتەوانەوە. نەتەوە بە مانای ئەوە نایەت کە بریتیە لە شێوازێک لە پێکەوەبوونی ئێتنی، بەڵکو زیاتر بریتیە لە پێکەوەبوون لە میانەی پرۆسەی دانپیانان و پێکەوەبوون و ڕێز و یەکسانبوون لەگەڵ ئەوانی تۆ بڵێ نەتەوەکانی دیکەدا. بەڵام ڕەهەندی هەرە گرنگی ئەم پرۆسەیە ئەوەیە کە دەوڵەت ئەستەمە بە بێنەتەوە بتوانێت بە باشی کارەکانی بەڕێوە ببات. نەتەوە لێرەدا پێداویستیەکە بۆ ئەوەی پێدەبێژرێت حکومداری باش، واتە good governance. پەراوێز لێرەدا بواری ئەوەمان نییە ڕافەی تیۆرە زۆرەکان دەربارەی نەتەوە بکەین بۆ ئەم مەبەستە دەتوانیت بنواڕیتە توێژینەوەی جەفرەت کریستۆف 2003 For a Theory of Nationalism. کۆتایی پەراوێز لە هەمان کاتدا کۆمەلگای کوردی پڕیەتی لە شوناسی جیاواز. ئەگەر شوناسێکی باڵا و هاوبەش نەدۆزێتەوە، ئەوە ئەستەمە بتوانرێت ئەو هەموو پێکاتە جیاوازانەی لە هەناوی کۆمەلگای کوردەواریدا هەن کۆ بکرێنەوە بە شێوازێک کە یەک ناسنامەی باڵادەستی لێبەرهەم بێت، ناسنامەیەکی پلە یەک. مرۆڤ دەکرێت لە هەمان کاتدا هەڵگری چەند ناسنامەیەک بێت، بەڵام ئەوەی گرنگە لە حاڵەتی نەتەوەدا ناسنامەی نەتەوە بۆ گشت تاکەکانی ئەو نەتەوەیە پلە یەک و بژاردەی یەکەم بێت. ئەمڕۆ دەبینین کورد دابەش بووە بەسەر بادینی و سۆرانیدا، بەسەر موسڵمان و ناموسڵماندا، بەسەر سوننە و شیعە و ئەلەویدا، بەسەر ئەلمانی و دینیدا، بەسەر هدت. ئەم هەموو جیاوازانە تەنها نەتەوە دەتوانێت کۆیان بکاتەوە، بەڵام نەتەوەیەک کە خاوەن توانای کۆکردنەوە بێت و لە ڕۆشنایی پرۆژەیەکی نەتەوەی هاوچەرخدا خۆی ساز بدات و ڕێک بخات. بەهۆی گۆڕانی دۆخی کورد و لە دەرەوەی ئەوەیش گۆڕانی کۆمەلگای مرۆڤایەتیدا، کوردبوون تەنها بریتی نییە لە قسەکردن بە کوردی یان هەبوونی باوانی کوردی یان نیشتەجێبوون لە کوردستان، بەڵکو کوردبوون جۆرێکە لە بوون کە دەکرێت لە چەندین شێوازی جیاوازدا دەربکەوێت. ئەم چەمکە چەمکێکی فرەئاینیە، چەمکێکی دنیاییە، هەروەها چەمکێکی کۆمەڵایەتیشە. ئەزموونی وڵاتان پێمان دەڵێت کە دەوڵەتی سەرکەوتوو بە بێنەتەوە نابێت. شوناسی نەتەوە جۆرێک لە خۆشەویستی هاوبەشی لە نێوان تاکەکانی ناو کۆمەلگادا دەهێنێتە ئاراوە، خۆشەویستی بۆ هاونیشتمانیان، بۆ سروشت و ژینگە و دەستکەوتە گشتیەکان. لە هەمان کاتدا ڕوو لە دەرەوە خۆشەویستی بۆ جێگایەک واتە ماڵی هەمووان بە مانای ڕقوکینە بەرامبەر جێگاکان تۆ بڵێ ماڵەکانی دیکە نییە، بەڵکو بە پێچەوانەوە بە مانای بەشداریکردنە لە خۆشەویستیەکی گردوونیدا لە ڕێگای جێگاکەی خۆتەوە، لە ڕێگای خۆشەویستی بۆ جێگاکەی خۆت. دەوڵەتداری و حکومداری بە تایبەتی پێویست بەوە دەکات کە ئێمە ماڵێکمان هەبێت کە هەڵگری شوناسی ئێمە بێت هەتا بتوانین باشتر لە دنیادا چالاک بین. وەک لە لێڤیاسانەوە فێر دەبین ئەگەر ماڵێکت نەبێت ناتوانیت وەک خۆی لە دنیادا بەشدار بیت. بڵاوترین جۆری دەوڵەت بگرە سەرکەوتووترین دەوڵەت لە مێژووی مرۆڤایەتیدا دەوڵەتی نەتەوەییە. لەلایەکی دیکەوە گومان هەیە لەوەی بەمانە هەرە سیاسی و مۆدێرنەکەی کورد نەتەوە بێت. یەکێک لە مەترسیە هەرە گەورەکانی پرسینەتەوە ئەوەیە کە کورد وەها دەزانێت نەتەوەیە. کاتێک وەها دەزانیت کە شتێکیت بەبێ ئەوەی ئەو شتە بیت، ئەوە ئاگایت بۆ ئەوە ناچێت چۆن ئەو شتە بەڕاستەقینەیی بنیاد بنیت و بەدەستی بهێنیت. لە ڕاستیدا نەتەوە بەمانە هەرە سیاسیەکەی بەرهەمی ئەفراندن واتە خولقاندنێکی کۆمەڵایەتیە، social construction. بە واتایەکی دیکە نەتەوە حاڵەتێکی بەڵگەنەویست نییە کە لە سەرەتای مێژووی مرۆڤایەتیدا هەبوو بێت و بەم مانایەش پێویستی بە ئافراندن نەبوو بێت.
بەم مانایەش زۆرێک لەو دەوڵەتانەی کە لە دوای جەنگی یەکەمی جیهانیدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست بوون ئەرکی هەرە لە پێشینەیان خوڵقاندنی نەتەوە بوو بۆ ئەو دەوڵەتانە. ئەمڕۆژ دوای کەم یا زۆر 100 ساڵ لە بوونی ئەم دەوڵەتانە شکستێکی هەرە گەورەی ئەم دەوڵەتانە ئەوە بووە کە لە ئەفراندنی نەتەوە بۆ وڵات تۆ بڵێ بۆ دەوڵەت سەرکەوتوو نەبوون. بە مانایەکی دیکە نەتەوە شتێکی سروشتی نییە بەڵکو جۆرە پێکەوە بوونێکی مۆدێرنە. ئەم پێکەوە بوونە پێویستە لە بیر و جیهانبینی تاکەکانی ئەم نەتەوەیەدا ڕنگ بداتەوە و لەوێشدا بەرجەستە ببێت. ئەم جۆرە پێکەوە بوونە لە ئەنجامی بڵاوی دەستگا مۆدرنەکانی وەک چاپ و بڵاوکردنەوە و ئابوووریەکی گەشە سندووە و زمانی نیشتمانی ستاندارد یان نەتەوەیی و بە یەکەوە بەستنەوەی بەشەکانی نەتەوە و خاکەکەیان بە یەکەوە واتە لە ڕێگای ئامرازی پەیوەندی و گواستنەوە و ڕێگاوبانێکی مۆدێرن و تند و تۆڵەوە هاتوونەتە ئاراوە. پەراوێز کارل دۆیچ وەک شارەزایەکی بواری نەتەوە و ناسیۆنالیزم بەوە ناسراوە کە جەختی کردوێتەوە لەسەر گرنگی گواستنەوە و پەیوەندی و ڕێگاوبان لە بەرهەمهێنان و بەرجەستەبوونی نەتەوە. کۆتایی پەراوێز نەتەوە بریتیە لە بوونی خەیاڵێکی واتە وێنایەکی هاوبەش کە لە ڕێگای ئەم ناوەندە مۆدرنانەوە لە نێوان ئەندامەکانیدا خۆی بەرجەستە دەکات کە بنیدیکت ئەندرسن پێدەڵێت جێڤاتێکی خەیاڵکراو یان وێناکراو imagined community. پەراوێز ئاندرسن بنیدیکت 2006 Imagined Communities Reflections on the Origin and Spread of Nationalism Revised Edition. کۆتایی پەراوێز لە مێژوودا بە ئەزمون دەرکەوتووە کە بنیادنانی دەوڵەت و نەتەوە واتە State Building and National Building هەم جەدەڵێکی تیئۆریانەی لە بن نەهاتووە هەمیش ئەزمونێکی مێژووی و کەلتوری کۆمەڵایەتی و سیاسی ئاڵۆزە. پرسەکە زۆرجار دەربارەی ئەوەیە ئایا کامیان پێش کامیانە لە پێشتا دەوڵەت ئینجا نەتەوە یان نەتەوە ئینجا دەوڵەت یان هەردووکیان بە دووهێڵی هاوتەریبی هاوکات بەڵام بە شێوەیەکی ئاڵۆز تێکەڵاو و تێکەڵکێش بە یەکتر. بۆ کورد باشترین شێواز ئەوەیە کە دەبێت ئەم پرسە بە پرۆسەیەکی هاوتەریب بنیاد بنرێت. بە مانایەکی دیکە ناکرێت هیچیان دوا بخرێت بۆ دواتر یان یەکێکیان لەوەی دیکە بە گرنگتر ببینرێت. نەتەوە ئەو گشتە پێک دەهێنێت کە فەزای گشتی لە پرۆسەیەکی کۆمەڵایەتی ئاڵۆزدا پڕ دەکاتەوە. لەبەر ئەوەش کاتێک باس لە خاک واتە ماڵی نەتەوە دەکەین باس لەو فەزایە دەکەین کە نەتەوە دەگرێتە خۆی. بەمەش باس لە فەزای نەتەوە واتە فەزای هەمووان دەکەین. یەکێک لەو شتانەی کە گرنگیەکی تایبەتی هەیە بۆ نەتەوە بواری واتە فەزای گشتیە. بەبێ بوونی بواری گشتی ئەستەمە حکوومەتداریەکی سەردەمیانە بەڕێوە بچێت. بواری گشتی بریتیە لەو بوارەی کە هی هەموو ئەندامانی کۆمەلگایە. بەم مانایەش ئەم بوارە بە تەنیاهی هیچ کەس هیچ حزب هیچ خێڵ یان توێژێکی حزبی دیاریکراو نییە. لە بواری گشتیدا خزمەتگوزاری دابین دەکرێت وەک ڕێگاوبان، قوتابخانە، تەندروستی، ئاسایش، پاراستن و زۆر بواری دیکە. نەتەوە لە ئەوانی دیکە جیامان دەکاتەوە بۆ ئەوەی شوناسی خۆمان هەبێت یان لەبەر ئەوەی شوناسی تایبەتی خۆمان هەیە. بۆ ئەوەی بتوانین بە باشی و بە ئاسانی و بەبێ هیچ گرێکوێرەیەکی دەرونی کە مەترسیدارترینیان خۆ لە خوارەوە بینین و بەکەمزانینە پەیوەندی لەگەڵ ئەوانی دیکە تۆ بڵێ نەتەوەکانی دیکە دروست بکەین. ئەم نەبوونی شناسە نەتەوەییە زۆرێک لە کوردی خستوەتە بارێکی دەرونی شڵەژاوەوە. هەر لەم ئاراستەیەدا بەڵام بە دەربڕینێکی دیکە
ئەمڕۆ دەبینین هەندێک دەنگ لە فەزای ڕۆشنبیری کوردیدا هەن دەخوازن کورد خۆی کورد نەبێت بەڵکو دابڕاو لە ناسنامە و خەونە نەتەوەییەکەی تەنها بە مانا هەرە گشتیەکەی مرۆڤ بێت. کورد نەبێت بەڵکو ئەنتەرناسیۆنال بێت. کورد نەبێت بەڵکو تەنها موسڵمان بێت. زۆرێک هەن هەر ڕۆژێک هەڵگری جۆرە شوناسێکن کە ئەمەش نیشانەی ناسەقامگیری باری دەرونیانە. لە ڕاستیدا بێشوناسی بێماڵیە. بێماڵیش لە نەتەوەیەکی جێگیر و خاوەن جێگاوە دەتکات بە کۆمەڵێکی کۆچەری ئۆقرە نەگردووە بریندار وێڵ بە دوای ماڵدا وێڵ بە دوای پێزانیندا. ئەم کۆچەرە بەردەوام بە دوای ساڕێژکردنی برینەکەیەوە وێڵە و لە حاڵەتێکی دەرونی ناجێگیردا مامەڵەی جیهانی دەوروبەری خۆی دەکات. ئێمە شوناسمان بۆ ئەوە نییە کە بە زەرورەت لە ئەوی تردا ببڕین. بە پێچەوانەوە ئێمە بوونی شوناسێکی جێگیری تایبەت بە خۆمان بە بنەمای پەیوەندیەکی مرۆڤانە دەبینین لەگەڵ ئەوی تر یا ئەوانی دیکەدا. پەیوەندیەک کە لەسەر بنچینەی پێزانین لە نێوان دوو شوناسی یەکساندا دێتەکایەوە. ئێمە لە جیهاندا دوو پرۆسەی پێچەوانەی شوناسسازی دەبینین. پرۆسەیەک لە ڕۆژاوا کە بایەخی زیاتر لە شوناسە پەراوێزەکانە کە مینە، ڕەشپێست، ئافرەت، هۆمۆسێکشواڵ. بەڵام لە ڕۆژهەڵات بە پێچەوانەوە شوناسە باڵاکان لە برەودان ئیسلام، شیعە، سوننە، خەلافەت، ئیمپراتوری، عەرەب، تورک، عێراق، ئێران. بە هەرحاڵ لە ڕۆژاوادا چیرۆکە گەورەکان تووشی قەیران بوو. بەڵام لە ڕۆژهەڵاتدا چیرۆکە گەورەکان هەتا بێت ڕۆنەقیان زیاد دەکات. لە ڕاستیدا بە شێوەیەکی دیکەش دەتوانین بڵێین کە شوناسێکی بە کۆمەڵ سنوورەکانی نەتەوە لەگەڵ ئەوی دیکە یان ئەوانی دیکە دیاری دەکات. بەو مانایەش بەر لەوەی سنوور لە سەرزەمین دیاریکرابێت، سنوور لە ناو خەیاڵ و وێنای کەسەکان لە نێو خەیاڵدانی ئەندامانی نەتەوەدا جێگای خۆی کردووەتەوە. ڕەگەزێکی هەرە گرنگی شوناسیش کە زۆر جار ڕۆڵی یەکلاکەرەوەی هەیە لە دیاریکردنی سنووردا زمانە. پەراوێز تێوریستی نەرویجی بواری سۆشیال ئەنترۆپۆلۆجی فرێدریک بارث جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە زمان بە شێوەیەکی خۆڕسک سنوور دیاری دەکات و لەبەر ئەوەشە هەر یەکێک لە مرۆڤەکان هەڵگری سنوورێکە چونکە هەڵگری زمانێکی تایبەتی واتە هەڵبەتە وەک زمانی دایکە. کۆتایی پەراوێز لە ڕاستیدا لە حاڵەتی ئێمەی کورددا بە پەیوەندی لەگەڵ جێگا واتە کوردستان پێویستە ناسنامەی نەتەوەیی نیشتمانی جەخت بکرێتەوە. یا هەر نەبێت لایەنە نیشتمانیەکە لە بری لایەنە ئێتنیەکە زەق بکرێتەوە. پێویستە هەر لێرەشدا ئەوە بڵێن کە لە حاڵەتی کوردستاندا چ باشووری کوردستان یان تەنانەت کوردستانی مەزن باشتر وایە لایەنی نیشتمانی لە ڕێکخستنی فەزای نەتەوەیی نیشتمانیدا جەخت بکرێتەوە. ئەمەش هەر نەبێت لەبەر چوار هۆی سەرەکی. یەک، نابێت کوردستان لە هیچ پارچەیەکی یا بەشێکیدا وا مامەڵە بکرێت وەک ئەوەی 100% دانیشتوانی لە ڕووی ئێتنیەوە کورد بن. دوو، باشتر وایە بۆ ڕێکخستنی فەزای نەتەوە واتە Organizing the National Space بە شێوازێکی دموکراتیانە بەها نیشتمانیەکان و هاوڵاتی بوون جەخت بکرێتەوە. ئەمەش لانی کەم بۆ خۆ دوورگرتن لە دەمارگیری نەتەوەیی. سێ، پرۆسەی بەدەوڵەت بوون ئەگەر بە نیشتمانی کرا ئەوە هەر لە سەرەتاوە کورد خۆی لە دووبارە بوونەوەی ئەزموونی نەتەوە سەردەستەکان واتە عەرەب، تورک و فارس دەپارێزێت. بەم پێیەش لە بری بیرکردنەوە لە تواننەوەی ئەوانی دیکە لە پێناسەی ئێتنی خۆیدا بۆ پرۆژەی ڕێکخستنی فەزای گشتی پێزانینی بۆ ئەوانی دیکە کەلتوریان، ناسنامەیان و مافەکانیان دەبێت. ئەمەش لە ڕێگای جەختکردنەوەی بەها دموکراتیەکان و جەختکردنەوەی ناسیۆنالیزمی مەدەنی دەستوری واتە
سیڤیک ناشنالیزم لەبری ناسیۆنالیزمی ئێتنی واتە ئێتنیک ناشنالیزم. 4. لە هەموو بەشەکانی کوردستاندا هەروەک چۆن لە باشووری کوردستان هەروەها پێشتر لە سەردەمی کۆماری کوردستاندا کورد بەرەو ڕووی حاڵەتی تێکەڵاوێکی چڕ بووەتەوە لە ناوچە سنووریەکاندا لەگەڵ تورک، عەرەب، فارس، ئازەری و هێدت بۆ ئەوەی بە کەمترین باجی مرۆیی و بە کەمترین ڕادەی ململانێ و خوێنڕێژی ئەم ناوچانە ببن بە بەشێک لە قەڵەمڕەوی کوردی تۆ بڵێ کوردستانی گرنگە جەخت لەسەر چەمکەکانی نیشتمان و هاووڵاتی بوون و فەرمانڕەوایی باش بکرێتەوە بێ ئەوەی پێویست بکات سازش لەسەر شوناسی کوردبوون و کوردستانی بوون بکرێت. نمونەی تەندروست لە دەسەڵات و پیادەکردنی فەرمانڕەوایی باش واتە گود گاڤەنەنس زامنێکی گرنگە بۆ سەرکەوتن لەم ئاراستەیەدا. بە مانایەکی دیکە هەرچەند سیاسەتمەدارە کوردستانیەکان و دەسەڵاتی کوردی سەرکەوتوو بن لە بەرجەستەکردنی نەتەوەبوونێکی کراوە و لە خۆگر واتە ئینکلوسیڤ، ئەوەندەش پێک هاتە غەیرە کوردەکان بە دڵنیاییەکی زیاترەوە خوازیاری ئەوە دەبن کە لە چوارچێوەی دەوڵەتی کوردی یان کوردستانیدا بژین. پێچەوانەکەشی وەدەرنان و لە دەرەوە هێشتنەوە واتە ئێکسکلوسیڤنس لە پێناسەکردنی نیشتمان و شوناس ئەوەندەش پێک هاتە غەیرە کوردەکان بە گومان و دڵڕاوکێ نزیکی ئەو دەوڵەتە کوردیە کوردستانیە دەبنەوە. بگرە دوور نییە دژایەتیشی بکەن. بیری نێتەوە خۆشەویستی بەرهەم دەهێنێت لە ڕێگای پێکەوە گرێدانی سیمبولی و ژیاری تاکەکانی نەتەوە. ئەمە بۆ گەلێکی وە کورد پێویستە چونکە لە ناوچەیەکدایە کە ململانێ زۆرە و ناسەقامگیرە. لاوازی و کڵۆڵی بیری نەتەوەیی و کەسایەتی نەتەوەیی کورد وها دەکات کە کورد هێندە بە ئاسانی بە ژمارەی هێندە زۆرەوە دەبێتە بەکرێگیراو واتە جاشی ئەموو ئەو و شەڕی بە وەکالەت بۆ ئەوانی تر دژی نەتەوەکەی دەکات. لەوەش ئەولاتر بگرە هێزێکی سیاسی کە بانگەشەی پێشڕەوایەتی کوردایەتی دەکات بە ئاسانی پشت بە هێزێکی داگیرکار دەبەستێت بۆ تێکشکاندن و لە ناوبردنی هێزێکی سیاسی دیکە کە ئەویش لە لای خۆیەوە خۆی بە پێشەنگی کوردایەتی مۆدێرن دەزانێت. ئەمەش لووتکەی تراژیدیای کوردایەتیە. ئەمڕۆژ هیچ زەمانەتێک نییە کە کورد توانی بێتی ئەم دوینیە تراژیدیاویە تێپەڕێنێت. ئەمڕۆژ جەستەی نەتەوە پڕگەتی لە درزی مەترسیدار کە لێیانەوە دوژمن بە ئاسانی دەتوانێت تەراتێن بە نیشتمانی کورد کەسایەتیەکەی و سەرچاوەکانی دەوڵەمەندی نیشتمانی کوردەوە بکات. جارێکی دیکە جیاوازی ئێمە و جووەکان لەم بابەتەشدا بە زەقی دەردەکەوێت. هەرگیز ڕووی نەداوە لە مێژووی زایۆنیزمدا کە هێزێکی سیاسی جوو پشتی بۆ نمونە بە وڵاتێکی عەرەبی بەست بێت بۆ ڕزگارکردنی تەلەبیب لە دەستی هێزێکی دیکەی جوو. بیری نێتەوە مەکەیەک پەراوێز هەڵبەتە لێرەدا وشەی مەکە بە هیچ شێوەیەک بە مانا دینیەکەی نایەت بەڵکو مێتافۆرە. لە زۆرێک لە زمانە ئەوروپیەکانیش ئەم وشەیە بەکار دەبرێت وەک ئاماژەیەک بە ناوەندێک یان جێگایەک کە هەمووان ڕووی تێدەکەن. کۆتایی پەراوێز بیری نێتەوە مەکەیەک یان ناوەندێک دروست دەکات. گرنگی ناوەندێک جێگایەک کە هەمووان پێکەوە گرێ بدات بۆ کورد نەزانراوە یا هەر نەبێت سەرکەوتوو نەبووە لە بەرهەمهێنانی ناوەندێکی ئاوەها. گلۆبالیزم و دەوڵەت نەتەوە لە سەروبەندی کۆتایی جەنگی ساردا لە سەرەتای 1990ەکان گفتوگویەکی ئاکادمی و لەلایەکی دیکەیشەوە مشتومڕێکی ئایدیۆلۆژی بە گڕوتینەوە باڵی بەسەر فەزای گشتی داگرت. یەکێک لەو بابەتانەی کە گرنگیەکی تایبەتی لە هەردوو ڕەهەندی ئایدیۆلۆژی و ئاکادمیدا هەبوو بانگەشەی کۆتایی هاتنی دەوڵەت نەتەوە بوو. کوردستانیش لە کاریگەری ئەم جۆرە گفتوگۆ و بانگەشەیە بێبەش نەبوو. هەرزوو لە ناو کوردیشدا ئەو دەنگە سەری هەڵدا کە گوایە هەڵبەتە بە جەختکردنەوە بە کاریگەری گلۆبالیزم
دەوڵەت نەتەوە کۆتایی هاتووە. ئیتر بۆچی تازە بە تازە کورد داوای دەوڵەتی سربەخۆ بکات؟ ئەو دەنگانەش هەبوون کە باسکردونیان لە دەوڵەتی نەتەوەیی بە گوتارێکی پاشفەڕ و جێماو لە مێژوو لە قەڵەم دەدا. بەڵام هەرەو کاتە لە ئاراستەیەکی جیاوازەوە دەنگێکی دیکە هەبوو کە دەیخواست کورد لەوە ئاگادار بکاتەوە کە مەترسی ئەوە دەکرێت گلۆبالیزم جێگەی ئایدیۆلۆژیای چەپی نەتەوەی سەردەست بگرێتەوە لە دانانی لەمپەر لە بەردەم داوای کورد بۆ دەوڵەتی سربەخۆ یان کەمکردنەوە لە گرنگی داوای لەم جۆرە، بەڵام بە شێوەیەکی کەمێک جیاواز. بەو واتایەی کە لە هەردوو حاڵەتەکەدا واتە لە گوتاری گلۆبالیستەکان و چەپی نەتەوەی سەردەست بە کورد دەگوترێت کاتی دەوڵەتی سربەخۆ نییە. پێشتر چەپی نەتەوەی سەردەست دەیگوت کاتی دەوڵەتی سربەخۆ بۆ کورد نەهاتووە. دواتر گلۆبالیستەکان گوتیان کاتی دەوڵەتی سربەخۆ بەسەر چووە. هەردووکیشیان بەڵام هەر یەکەیان بە شێوەیەک هەمان ئامانج دەپێکن. کورد ناتوانێت ببێت بە خاوەن دەوڵەتی سربەخۆ، پێویستی بە دەوڵەتی سربەخۆ نییە. ئێستا هەموو هێماکان ئەوەمان پێدەڵێن کە نەک هەر کاتی دەوڵەتی سربەخۆ بەسەر نەچووە، بەڵکو دەوڵەتی نیشتمانی بە هەموو باشی و کەمکوڕیەکانیەوە یەکێکە لە بەرهەمە هەرە گرنگەکانی مۆدرنە و تا ئێستاش کۆمەلگا مرۆییەکان نەیانتوانیوە فۆرمێک لە ڕێخستنی کۆمەلگای مرۆوی بەرهەم بهێنن کە بە سەرکەوتووی جێگرەوەی دەوڵەت بێت. کاتێک لە سەرەتای 1990ەکان باس لە کۆتایی هاتنی دەوڵەتی نەتەوەیی تۆ بڵێ نیشتمانی دەکرا، یەکێتی ئەوروپا وەک گەواهێک بۆ کۆتایی هاتنی دەوڵەتی نەتەوەیی ئاماژەی پێدەکرا. بەڵام دوای ماوەیەکی زۆریش لە چڕبوونەوەی گلۆبالیزم گەشە سەندنی ئەو یەکێتیە ئەوە تا نیشانەیەکی پرسیاری جدی کەوتووەتە سەر یەکێتی ئەوروپا کە ئایا ئەم یەکێتیە دوای دەرچوونی بەریتانیا واتە برێکزیت ئەسڵەن دەکرێت بەردەوام بێت یان نا. بە هەر حاڵ هەرزوو پێشتریش بۆ چوونێک هەبوو دەربارەی پاشەڕۆژی یەکێتی ئەوروپا بەوەی کە ئەگەری زۆرە ئەم یەکێتیە هەڵبوەشێتەوە ئەگەر هاتوو بەرەو ڕووی قەیرانی جدی بووەوە. چونکە ئەو کاتە ئەگەر هەیە هەر نەتەوەیەک لەو یەکێتیەدا هەوڵ بدات خۆی بە شێوازی خۆی بپارێزێت لەو قەیرانە کە مەرج نییە ئەو شێوازە لەگەڵ بۆچوونی ئەندامانی دیکە یەکێتیەکەدا یەکانگیر بێت، بەڵکو بگرە دەکرێت دژیش بێت. جگە لەوەش بە پێچەوانەی ئەو بۆچوونەی کە دەیخواست بڵێ ئیتر بە کاریگەری تەوژمی گلۆبالیزم مەسەلەی نەتەوەیی و ناسنامە نیشتمانی و لۆکاڵیەکان لە ناو دەچن، ئەوە تا ئێستا تەوژمی ناسیۆنەلیزم لە ئوروپای ڕۆژاوا ڕۆژ لە دوای ڕۆژ بەهێزتر دەبێت. باسی ئوروپای ڕۆژهەڵات و رووسیاش هەر ناکەین. پێشتر هەندێک دەنگ هەبوون جەختیان دەکردەوە کە بە کاریگەری سیستەمی لیبرال دموکراسی هەروەها ئەو کاریگەریە نێگەتیڤەی کە لە فاشیزم و نازیسم کەوتەوە بە مانای دەرکەوتنی ناسیۆنالیزم وەک دیاردەیەکی نێگەتیڤ، ئیتر ناسیۆنالیزم لە جیهانی ڕۆژاوا بە تایبەتی ئەوروپای ڕۆژاوا بووە بە بەشێک لە مێژوو. بەڵام ڕوودا و پێشوەچوونەکانی ساڵانی دوایی گەواهی گەڕانەوەی ناسیۆنالیزم و جوداخوازی و دەوڵەتی نەتەوەیین لە جیهانی ڕۆژاوا. بێگومان جیهانگەرایی ڕوتێکی بەهێزە، گەرچی ئێستا وەها دەردەکەوێت کە تەوەژمی جیهانگەری لە قەیراندایە، بە تایبەت کە گوتاری ئەمڕۆی مرۆڤایەتی لە نێوان دوو ئاراستەی گردوونی و نیشتمانیدایە. بەڵام ئێمە لە دۆخی کورددا هیچ تەنگەژەیەک نابینین لە نێوان نیشتمانی و جیهانیدا. ئەگەر جیهانگەری هانمان دەدات کە لە دنیادا باشتر ئامادە بین، ئەوە نیشتمان ئەو پێگەیەمان پێدەبەخشێت کە بە باشترین شێوە لە جیهاندا ئامادە بین. بوونی نیشتمانێک ئێمە لە دۆخی پەنابەری و بێناسنامەیی و نکۆڵیکردن و نەناسراوی و پەراوێز کەوتن و بێداکۆکی کەر و بێماڵی دەپارێزێت. ئێمە بڕوامان وەهایە کە دەوڵەت ڕۆڵی گۆڕاوە، بەڵام لە ناو نەچووە.
تەنانەت بۆ شێوەیەش ڕۆڵی کەم نەبووەتەوە وەکو هەندێک دەخوازن بڵێن. لە دۆخێکی وەهادا کوردبوون بوونێکی ناسیۆنالی نییە، هێندەی خەباتە بۆ یەکسان بوون لەگەڵ ئەوانی دیکەدا و بوونی دەریچەیەک بۆ دنیا. مرۆڤ بوون لە دۆخێکی یەکساندا نەوەک نایەکسان و بگرە بندەست بوون. ئێمە کوردستان لە هەمان تای جێگاکانی وەک سکاتلند و کاتەلۆنیا دەبینین. دەوڵەتی کوردی و ئەوانی تر. لەم بەشەدا هەوڵ دەدەین هەڵوێست و بۆچوونی ئەوانی دیکە لەمەر دەوڵەتی سربەخۆی کوردستان ڕوون بکەینەوە. ئەو بەشەی پەیوەندی بە عێراقەوە هەیە هەوڵ دەدەین لە نزیکترەوە تەماشای نەک هەر عێراق وەک دەوڵەت بەڵکو پێکهاتە هەرە گرنگەکانی و هەڵوێستیان دەربارەی ئەم مەسەلەیە هەڵبسەنگێنی. شێوازی نێزیکبوونەوەی ئێمە لەم بەشێ نووسراوی بەردەست ئەوەیە کە ئێمە یەکە سیاسیەکان یا یاریکەرە سیاسیەکان بە شێوەی دابڕاو لە یەکتر نابنین، بەڵکو بەردەوام کارتێکردنی تێکەڵکێشێک بەدی دەکەین لە هەڵوێستەکاندا. عێراق گرنگترین وڵات لە میانەی لەدایکبوونی دەوڵەتی کوردی لە باشووری کوردستان عێراقە. لە ئەدەبیاتی دیپلۆماتیدا بە عێراق دەگوترێت وڵاتی دایک. ڕازیبوونی ئەو دەبێتە هۆکاری ڕازیبوونی زۆر وڵاتی دنیا بە شێوەیەکی دەست و برد. پێچەوانەکەشی ڕاستە. لە ئەگەری ڕازی نەبوونی عێراق بە سربەخۆیی باشووری کوردستان ئەوە بە ئەگەری زۆر لەمپەرێکی جددی لە بەردەم کۆمەڵگای جیهانیدا دروست دەبێت بە ئاراستەی دانان بەو دەوڵەتە کوردستانیە سربەخۆیە. لەم حاڵەتەدا دەکرێت هاوپەیمانیەکی ئیقلیمیش بۆ پشتیوانی عێراق دژ بە سربەخۆیی کوردستان بێتەکایەوە. بۆیە عێراق دوای ناوخۆ واتە ناوخۆی ماڵی کورد ڕۆڵی هەرە سەرەکی دەبینێت لە پرۆسەی لەدایکبوونی دەوڵەتی کوردیدا. دەوڵەتی عێراقی وەک دەستکردێکی دەرەکی واتە artificial state لە سەدەی ڕابردوودا کێشەی ئەوەی هەبووە کە چۆن ببێتە دەوڵەت و لە هەمان کاتیشدا ئەم دەوڵەتە چۆن نەتەوەیەک پڕ بە پێستی ئەم دەوڵەتە بەرهەم بهێنێت. دەکرێت جینالۆجیای ئەم دەوڵەتە هاوکارمان بێت بۆ ئەوەی بتوانین لێ تێبگەین. دەوڵەتی عێراقی بە تایبەت لە دیدی ناسیۆنالیزمی عەرەبیەوە وەهای کرد کە زۆرینەی خەڵکی عێراق بە عێراقی لە قەڵەم نەدرێن و لە ئەنجامدا خۆیان بە عێراقی نەزانن، بە تایبەت شیعە و کورد. شیعە و کورد لەبەر ئەوەی لە بنەمای فەرمانڕەوایی و دەوڵەتداریەوە دووربوون فریویان خوارد بە دژایەتی بریتانیا. بۆ نمونە شەڕی شوعەیبە و شۆڕشی 20. کوردیش کەسایەتی دیپلۆمات و دەوڵەتمەداری نەبوو، زیاتر خەڵکانی خێڵەکی دەمارگیر بەسەر بزوتنەوەی سیاسی کوردیدا زاڵ بوون. لە ئەنجامدا هەردووکیان واتە کورد و شیعە بە خەڵکانێکی دژە دەوڵەت بینران. سوننە چونکە خاوەن چینی سەربازی و ئیداری بوو زوو خۆی لەگەڵ دەسەڵاتدا گونجاند. نەک هەر ئەوە بەڵکو تەنانەت ئەم پێکهاتەیە بوو بە خاوەنی عێراق. دەبێتەوە بگوترێت کە کورد بە ناڕەزایی خۆی بە عێراقەوە لکاوە، لە ئەنجامدا سوننە بوون بە خاوەنی عێراق و ئەوانی تر پەشیمان بوونەوە لە خەباتی دژە ئیمپریالی. دەبینین چۆن شیعە بە پێچەوانەی ئەزموونی پێشووی لەگەڵ بریتانیای مەزن بە گوڕەوە لە کۆنگرەی لەندەن ساڵی 2002 باوش بۆ هاتنی ئامریکا دەکاتەوە. پەراوێست بۆ زیاتر لەم ڕووەوە بڕوانە جەبار فەلاح 2003 The Shiite Movement in Iraq ساقی لەندەن. کۆتایی پەراوێست بۆیە ئەوەی ئەمڕۆ لە عێراقدا لە ئارادایە شەڕە لەسەر خاوەنداریەتی عێراق. هەر پێکهاتەیەک ببێتە خاوەنی عێراق لە ئەنجامدا عێراق لە ناوەوە شێوازی دیکە وەردەگرێت. بڕێکی زۆری ئەمە خوێنڕشتن و کوشتن و ڕاگواستنی زۆری لەگەڵدایە.
بۆ تێگەیشتنێکی باشتر لە بەسەرهاتی دەوڵەتی عێراق هەر لە ڕۆژی دروستبوونیەوە پێویستمان بەوەیە شتێکی زیاتر دەربارەی شەڕ و ململانێ لەسەر خاوەنداریەتی ئەم وڵاتە بڵێین. لە 29 تەمووزی ساڵی 1980دا ئەدمیراڵ سر ئێدمۆند سلەید راپۆرتێکی نووسی لەسەر ناونیشانی دۆخی پەترۆڵ لە ئەمپراتوریەتی بریتانیادا. ئەم راپۆرتە لەلایەن هانکیەوە خوێنرایەوە کە یەکێک بوو لە ڕاوێژکارانی لۆید جۆرج. لە 6 تەشرینی یەکەمی ساڵی 1980دا لۆید جۆرج لە پاریس میوانی خوانێکی ئێوارە بوو بۆ قسەکردن لەسەر چۆنیەتی دابشکردنی شام و مێسۆپۆتامیا. لۆید جۆرج دژ بە تورک بوو، وهای دادەنا کە تورک یان عوسمانیەکان مێسۆپۆتامیای بێشکەی شارستانیەتیان کردووەتە بیابانێکی وشک، بۆیە نابێت چیتر ڕێگەیان پێ بدرێت خراپ حکمڕانی ئەو ناوچەیە بکەن. بەڵام ئەو ئێوارەیە لە پاریس هۆکاری دیکە هەبوو، ئەویش کاریگەری راپۆرتەکەی سلەید بوو کە ئیمپراتوریەتی بریتانی پێویستی بەوەیە کە واز لە خەڵوزی بەرلین بهێنێت و بە پەترۆڵ گەشتەکانی بخاتە گەڕ. ئەو ڕۆژگارە بریتانیا لە ئامریکاوە پەترۆڵی دەهێنا. سلەید بڕوای وەها بوو کە وودرۆ ویلسن سەرۆکی ئەو کاتەی ئامریکا کە بە چواردە خاڵەکەی و داڕێژەری قوتابخانەی ئایدیەلیزم لە ڕوانگەی سیاسەتی دەرەوەی ئامریکا ناسراوە دژ بە ئەمپریالیزمە. بۆیە دەبێت بریتانیا خۆی سەرچاوەی پەترۆڵ بۆ خۆی مسەوگەر بکات. ئەویش بە تایبەتی لە ڕێگای بەدەستهێنانی مووسڵ دەبێت. ئەو شەوە لە پاریس لۆید جۆرج زۆر بە گوڕەوە داوای مووسڵی دەکرد. دەیگوت مووسڵم دەوێت. مووسڵ بە پێ ڕێکەوتنامەی سایکس پیکۆ 1916 دەکەوتە دەست فەڕەنسیەکان، بەڵام پاشان بە سەرکێشی سەربازی کەوتە دەست ئینگلیزەکان و لە ئەنجامدا ئەم قەبارەیە ئێستای عێراق بەرهەم هات. بە پێ تیۆری مۆدرنیزە بوون واتە ئەلتەحدیث دەبوو عێراق لە میانەی حکمڕانی و بنیادی دەستگاکانی وەک قوتابخانە، بواری گشتی، بوونی ناوەندێکی هاوبەش و هەروەها بوونی سەرباز شوناسێکی هاوبەش لە نێوان پێکهاتە جیاوازەکانیدا دروست بکات. هەروەها لەم پێناوەدا بریتانیەکان کۆمەڵێک کاریان ئەنجامدا بە تایبەت بنیادنانی هێڵی شەمەندەفەر و بۆری گواستنەوەی نەوت و ڕێگاوبان. شایانی باسە عەرەبە ناسیۆنالیستەکان ئاگادار بوون لە نەتەوە نەبوونی عەرەب و بە تایبەتی عێراقیەکان. لەبەر ئەوە ئەو ناسیۆنالیستانە لەوانەش سادع ئەلحەسری خزمەتی سەربازیان وەها دەبینی وەک ئەوەی بوارێک بێت بۆ دروستکردنی نەتەوە. بەڵام دواکەوتووی خەڵکی عێراق و دواکەوتووی سیستەمی فەرمانڕەوایی عێراق نەیانتوانی بەسەر ئەو سەختیانەدا زاڵ بێت کە پەیوەندیدارن بە دروستکردنی دەوڵەت و خوڵقاندنی نەتەوە. عێراق نەبووە خاوەن شوناسێکی هاوبەش و حکوومەتێکی کارا و سیستەمێکی دموکراسی و بوارێکی واتە فەزای گشتی کراوە. ئەم پرۆسەیەی بنیادنانی دەوڵەت و نەتەوە لە جێگایەکدا کە بوونی نەتەوە مەسەلەیەکی زۆر ئاڵۆز و پڕ لە ململانەیە زۆر ئەستەمە، بە تایبەتی کە بنەماکانی کۆمەلگای تەقلیدی هەتا ئەمڕۆژ زۆر بەهێزە. ئەمە وەها دەکات کە چەمکی خاوەنداریەتی عێراق لە نێوان عەرەبی سوننە و شیعەدا زیاتر چەمکێکی نامۆدرن و لە ماهیەتدا بەها و جیهان بینیە تەقلیدیەکان تایە باڵا دەست بن نەک بەها مۆدرنەکان. ئەم چەمکی خاوەنداریەتیە زۆر فرڕەهەندە. ڕەهەندی سیاسی و دمۆگرافی و جیۆپۆلیتیکی و ئابووری و کۆمەڵایەتی و کەلتوری لەخۆ دەگرێت کە ئێمە لێرەدا بواری ئەوەمان نییە کاریان لەسەر بکەین. جگە لەم ڕەهەندانەش لە هەناوی ئەم ململانەیەدا نوخبەیەکیش هاتووەتە ئارا کە پێویستی بەدەست بەسەراگرتنی ئابووری و سیاسەتە بە شێوازێکی مۆنۆپۆلی هەتا بتوانێت بمێنێتەوە و درێژە بە ململانیەکانی و مانەوەی لە دەسەڵاتدا بدات. تێزی ئێمە ئەوەیە کە بۆ ئەوەی کورد و عەرەب
بیان توانایە ببنە خاوەن یەک خاک، ئەوە لە ڕێگای یەکێک لەم مێتۆدانەی خوارەوە دەبوو. یەکەم، عێراق ببوایە بە وڵاتێکی بێڕەنگ بێڕەگەز، بە مانایەکی دیکە نە کورد نە عەرەب، لە عەرەبیش نە شیعە و نە سوننە، باسییان نەکرایە لە عێراقدا، بەڵکو تەنها باس لە هاوڵاتی عێراقی بکرایە. بۆ ئەوەی ئەمە ڕووی بدایە پێویست بوو عێراق وەک شناسێکی ئەلترناتیڤ و هاوبەش بە هاتایەتە ئاراوە. بۆ ئەوەی ئەمەش ڕووی بدایە ئەوە پێویست بوو دەوڵەتێکی مۆدرنی سەرکەوتوو کە ببوایەتە قەبیلەی هەمووان بە هاتایەتە ئاراوە کە هەڵبەتە ئەمەش نەکرا. دووەم، پێویست بوو کورد و عەرەب هەردوو خاکی خۆیان دیاری بکردایە و لە پرۆسەیەکی پێکەوەیی هاوبەشدا لە هەوڵی ئەوەدا بوونایە کە چۆن بتوانن پێکەوە بوونیان زیاتر تۆکمە بکەن. ئەمەش دیسانەوە پێویستی بە بوونی حکوومەتی باڵای کارای مۆدرن دەبوو کە کاری بەڕێوەبردنی هەر یەک لەم دوو پانتایە بێت چۆن زیاتر لە یەکتر نزیکیان بکاتەوە لە ڕێگای پێکەوە بەستنی مۆدرن، وەک ڕێگاوبان، کەلتور، بازرگانی، ئاسایش، چالاکی ئابووری و هەدێت. بەڵام ئەم بژاردانە لە ئوروپاش بە ئەستەم ڕوودەدەن، چ جای لە شوێنێکی وەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست، تەنانەت لە وڵاتێکی وەک بەلجیکا بڕوانە چەند پڕ لە قەیرانە لە شێوازی حکومڕانی بەهۆی بوونی دوو پێکهاتەی ئێتنی جیاواز لە هەناویدا. هەر یەک لە پێکهاتەکانی ناو عێراق دیدی جیاواز و بەرژەوەندی جیاوازیان هەیە و لە هەمان کاتدا دیدی جیاوازیان هەیە بەرامبەر بە کورد. لێرەدا هەوڵ دەدەین تیش بخەینە سەر پێکهاتەکان و هەڵوێستەکانیان. یەک، سوننە. سوننەی عێراق هاوسنووری کوردن. هەرچەندە لە پاش هاتنی داعش و گۆڕانکاریە زۆرەکانی ناوچەکە ئەو هاوسنووریە گۆڕانکاری بەسەردا هاتووە و بە ئەگەری زۆر لە داهاتوودا گۆڕانکاری زۆرتریشی بەسەردا دێت. بەم واتایەش چیدی کورد تەنها هاوسنووری سوننە نییە، بەڵکو هاوسنووری شیعەشە. لە بەشی قسەکردن لەسەر شیعە زیاتر ڕووناکی دەخەینە سەر ئەم پرسە. سوننەی عێراق لە دۆخێکی ڕاگوزەردان. ئەم دۆخە خۆی لەوەدا دەبینێتەوە کە ئەم کەمینەیە خاوەنداریەتی عێراقی لەدەستداوە. تەنانەت لەمەش زیاتر بووە بە کەمینەیەکی بێدەسەڵات، یان لە باشترین حاڵەتدا کەم دەسەڵات لە عێراقدا. ئەم ڕاگوزەرە ئاسان نییە، چونکە بریتیە لە گواستنەوە لە کەمینەیەک کە ماوەی زیاتر لە 80 ساڵ لە پێگەی زۆرینەدا بووە و لەو پێگە بەهێزەیشەوە فەرمانڕەوایی عێراقی کردووە و هەر ئەوەیش پێناسەی دەوڵەتی عێراقی کردووە بۆ کەمینەیەکی پەراوێز خراو، تەنانەت هەندێک جاریش واوێ ناکراوە وەک ئەوەی هەڕەشەی تۆڵەسەنەوەی بە کۆمەڵ و لە ناوبردنیشی لەسەر بێت. سوننەکان هەتا ئێستا لە بەرگریەکی سەختدان بەرامبەر ئەم دۆخە کە لە ئەنجامی کۆی پێشەوە چوونەکەش باجێکی زۆریان داوە. بە هەر حاڵ بە دوورخستنەوە و پەراوێزخستنی دەسەڵاتی سوننە عێراق گۆڕانکاری گەورەی بەسەردا دێت. عێراقی گۆڕاو بە ئەگەری زۆر عێراقی شیعە دەبێت بە دیمۆگرافیا و جیئۆپۆلیتیکێکی جیاوازەوە. ئەم پرۆسەیە هێشتا لە قۆناغی ڕاگوزەردایە و پرۆسەکەش پڕە لە کۆسپ و ململانێ. دەستبردنی سوننە بۆ تێرۆر پرسی سوننەی گۆڕی، تەنانەت داعش کە بەم ماوە کەمە توانی ئەو هەموو پێشڕەویە بکات تا ڕادەیەکی زۆر لەبەر ئەوە بوو کە داعش توانی سواری ملی بەرهەڵستکاری و ناڕەزایەتیەکانی سوننە ببێت. کێشەی سوننە ئەوەیە لە بری ئەوەی لەگەڵ دۆخە گۆڕاوەکەدا خۆیان بگونجێنن، هەوڵ دەدەن ڕێگری لە گۆڕانی دۆخەکە بکەن بە وەهمی ئەوەی جارێکی دیکە عێراق بگەڕێنەوە دۆخی باڵادەستی سوننە. ئەم ڕێگریە لە گۆڕانکاری و هەوڵدان بۆ گەڕانەوە بۆ سەردەمی پێش و مەترسی و هەڕەشە لەسەر سوننە زیاتر دەکات و بەرانبەرەکانیشیان تۆ بڵێ شیعە مکۆڕتر دەکات لە سنووردارکردنی تەنانەت پەراوێز خستنی سوننە لە عێراقدا. سوننە لە سێ ڕوانگەوە دژ بە جیابوونەوەی کوردستانن. ئەم سێ ڕوانگەیە بریتین لە
ڕوانگەی خاوەنداریەتی عێراق، ڕوانگەی ئوروبەی عێراق، پاشان ڕوانگەی ئیسلامی سیاسی کە ئەمەیشیان جگە لە ئوروبە دیدێکی باڵا دەستە لە ناو عەرەبی سوننەدا. لەم بارەیەوە کەرکووکیش گرنگیەکی تایبەت وەردەگرێت. بەڵام هەموو ئەم دیدانە لە قەیراندان. گەرچی عێراق بە ئەگەری زۆر لە ڕووی ناسنامەوە وەک عێراقی عەرەبی دەمێنێتەوە، بەڵام ئوروبەی عێراق بۆ سوننەیەک جودایە لەوەی بۆ شیعەیەک. جگە لەمەش دەمێکە ئوروبە خۆیشی بە قەیرانێکی گەورەدا گوزەر دەکات کە زۆرێک لە شارەزایان وای بۆ دەچن کە ئەو پشتشکانەی لە نسکۆی عەرەب لە شەڕیدا لەگەڵ ئیسرائیل 1967 بەر وڵاتانی عەرەبی کەوت، بەشی زۆری شکستەکە بەر خودی ئوروبە کەوت. بە واتایەکی دیکە ئەو شکستە خاڵی گەڕانەوەی ئوروبە بوو لە لووتکەوە بەرەو هەڵدێر. کورد و سوننە هەم دەبێت پێکەوە بژین و هەم دەبێت هاوسنوور بن، بەڵام ڕێکخستنی ئەم دۆخە ئاسان نییە. کاتێک سوننە لەناو کورددا دەژی، مانای وایە کوردستان بەشێک دەبێت لە قوڵایی استراتیژی دەوڵەتی عێراق، یان ڕاستتر بڵین پێک هاتەی سوننە. بۆیە ئەگەر چی سنووریش لە نێواندا هەبێت، بەڵام لە یەکدابڕانی بە تەواوەتی ئاسان نابێت. ئەمەش هەر نەبێت بە دوو هۆی سەرەکی: یەک، هاوبەشی لە مەزهەبدا، دوو، بەردەوام ناوماڵی کورد کە لێنی تیا هەبووە کە لە ڕێگایەوە سوننە بتوانێت لە ڕووی سیاسیەوە دزە بکاتە ناو مەیدانی سیاسی کوردستان، بە تایبەتی کە لایەنێکی کوردی هەبووە بەهۆی حساباتی ئیقلیمی و بەرژەوەندیە حیزبیەکانی. ئەم لایەنە کوردیە ئامادە بووە دەست لەگەڵ سوننە تێکەڵاو بکات. ئەگەر بێت و شیعەزاڵ ببێت، ئەوە سوننە بەسەر دوو ئەگەردا دەکرێنەوە: یان ئەوەیە ڕایان دەگۆڕێت و خۆیان لەگەڵ ڕوانگە سیاسیەکەی دوای کەوتنی ڕژیمی پێشوو دەگونجێنن، یان بێدەسەڵات دەبن و دەکەونە پەراوێزی دەسەڵات و فەرمانڕەوایی. بەڵام دەبێت ئاگامان لە ئەگەری سێیەم و چوارەمیش ببێت. ئەگەری سێیەم ئەوەیە کە سوننە بەکاربێن دژ بە کورد. ئەگەری چوارەمیش ئەوەیە کە سوننە و کورد پێکەوە گرێ بدرێن لە یەکەیەکی دینی مەزهەبی غیرە ئێتنی کە دەکرێت لەبەر هەندێک بەرژەوەندی تایبەتی هەروەک پێشتر باسکرا لایەنێکی کوردی پشتگیری لە پرۆژەیەکی لەم جۆرە بکات. ئێمە هەر جۆرە گۆڕینێک لە شوناسی کوردیدا لەم حاڵەتەدا لە ڕێگای کاراکردنی شوناسێکی بەناو هاوبەشی ئیسلامی سوننی بۆ کورد و عەرەبی سوننە بە مەترسی بۆ سەربوونی کورد دەبینین. چونکە کورد نەتەوەیەکی بچووکە لە چاو عەرەب یان سوننە، بۆیە هەر پێکەوە بوونێک لەگەڵ ئەوی تردا تەنها لاوازی دەکات. ئەمە بەمانای ئەوە نایەت کە نابێت سوود لە دۆخ و دەرفەتەکان ببینین، بەڵام بە بوونی ئامانجێکی ڕوون، ئەویش سربەخۆیی خودە. سوننە لە میانەی ململانیاندا لەبەر بوونی توانای مۆنۆپۆلی ئاینی ئیسلام توانیویانە خەڵکی ترسناک لە گشت گۆشەکانی دنیاوە بهێنن و بەکاریان بهێنن بۆ جەنگەکانیان لە فۆرمی قائیدە و داعشدا. ڕاستە ئەمە لە لایەکەوە زیانی گەورەی لێدان، بەڵام لە لایەکی دیکەوە کردنی بە خاوەن ژمارەیەکی بێشمار لە دڕندە کە هەتا مردن ئامادەن بجەنگن. ئەم دڕندانە هێزێکی ترسناکن، بەڵام وەڵامی ئێمە پێویستە دیموکراسی بێت، چونکە لە دنیای ئەمڕۆدا لە دوا ئەنجامدا دەستگا و تەکنۆلۆژیا جەنگ دەباتەوە بەرانبەر ئەوانی تر. مۆدێرنە براوە دەبێت لە نامۆدێرن. وها دیارە کە سوننە لە پاش داعش بە چەند پرۆسەیەکی جیاواز شوناس و پانتاییان بەرهەم دێتەوە. بە سوودبینین لە دیدی هێنری لۆفبفر لە کتێبی دەوڵەت کە باس لە بەرهەمهێنانی پانتایی دەکات لەلایەن دەوڵەتەوە، دەتوانین خوێندنەوەیەک بۆ دۆخی سوننە بکەین. سوننە لە ئاستی شوناس و پانتاییدا بەرهەم دێتەوە لەلایەن دەوڵەتی عێراقەوە. ئەم بەرهەمهێنانە بەم شێوەیە: لە ئاستی ناسنامەدا سوننە دەبێت بگۆڕێت بۆ خێڵ یان خێڵە سوننیەکان،
مەبەست لەمە دروستکردنی درزە لە هەناو شوناسی گەورەی سوننەدا بۆ وردکردنەوەی ئەم شوناسە بۆ شوناسی وردتر، شوناسی نادەوڵەتی واتە هی خێڵ. هاوتەریب دەبێت جوگرافیای ناوچە سونیەکان بە چەند ئاستێک بەرهەم بێتەوە. لە جێگا هەستیارەکان وەدەر بنرێن و پاشان ژمارەیان کەم بکرێتەوە. بۆ نمونە لە دیالە. لە جێگاکانی دیکە ناوچەی تایبەت لە ئاستی ناحیە و قەزای تایبەت بە سەرۆک عەشیرەتێک دروست بکرێت کە سەر بە دەسەڵاتی شیعە بێت، وەک لە ناوچەی ئەمبار. هەندێک جێگا سوننەی لێ دوور دەخرێتەوە، وەک پشتێنەی بەغدا و سامرە. جگەر لەوەش بە پێی دیدی شیعە دەبێت لە خانەقینەوە بۆ حەلەب کە شقامێکی دووسایدی خێرا هەیە لە ژێر دەستی شیعەدا بێت. ئەمەش کەلێنێک و درزێکی جددی دەبێت بۆ سوننە لە ڕووی کۆمەڵایەتی و جوگرافیەوە و بە ئاکامیش لە ڕووی سیاسیەوە. ئەم گۆڕانکاریانە لە عێراقدا بۆ ئەم مەبەستانەیە. یەکەم، زامنکردنی دەسەڵاتی شیعە بە تایبەت دوای ئەوەی لە ڕێگای داعشەوە کەوتە ژێر مەترسیەوە. دووەم، ڕێگە نەدان بەوەی کە جارێکی دیکە سوننە ببێت بە مەترسی بۆ سەر شیعە. سێم، دروستکردنی دەسەڵاتێکی باڵای شیعە لە عێراقدا. شایانی باسە کاتێک هێشتا سوننە بە تەواوەتی تێک نەشکێنرابوون بە فیدرالی رازی نەدەبوون کەچی شیعە رازی بوو. بەڵام ئێستا کە تێک شکێنراون بە فیدرالی رازین، بەڵام شیعە رازی نییە. لەوە دەچێت دوجار سوننەی عەرەب لە عێراق ببێت بە قوربانی وەهمی خۆی، وەهمی بەدەستهێنانەوەی دەسەڵاتی لە دەستچوو، وەهمی باڵادەستی لە عێراقدا.